چاوتان لەبێ ئەم شەو 22 شەوی ڕەمەزانی واتە شەوی 22 ڕەمەزانی پیرۆزە من کۆڤان عەزەتم 22مین بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم لە هەروەکو ڕۆژانی ڕابردوو بەرنامەکانی ڕابردوو بەرنامەی پاشیف خۆی لە دوو تەوەردا دەبینێتەوە. تەوەری یەکەمیان بە میوانداری مامۆستایەکی ئاینی کە باس لە بابەتێکمان هەڵبژاردووە، باس لە تێڕوانین یاخود تێڕامان لە قورئانی پیرۆز لەگەڵ مامۆستایەکی ئاینی قسە دەکەین، وەروە لە تەوەری دووەمیشدا باس لە نەخۆشیەک دەکەین. بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوەری یەکەممان پاکێجێکتان پێشکەش دەکەین سەبارەت بە شیرنەمەنیە لە باکووری کوردستان بە تایبەتیش لە شاری دیاربەکر لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی ڕەمەزان لە جەژن نزیک دەبینەوە. دوکانەکانی دروستکردنی شیرەمەنی لە شاری دیاربەکری باکووری کوردستان جۆرەها شیرنەمەنی دروست دەکەن لە فستەق و وەروە لە گوێز و لە هەنگوین ئەو جۆرە شیرنەمەنیانە دروست دەکەن. خەڵکیش سفرەکانیان بەو جۆرە شیرنەمەنیانە دەڕازێننەوە. ئەم شیرنەمەنیانە ناوبانگێکی زۆریان دەرکردووە، تەنانەت وای کردووە لە شارەکانی دیکەی باکووری کوردستانەوە بێنە شاری دیاربەکر ئەم جۆرە شیرنەمەنیانە لەگەڵ خۆیان بینە. پێکەوە بینەری پاکێجێک دەبین. شیرناهی شعریەیان جی قەدایفیەکە ji şîrnahiyên kevin yên amedê. Her di çaw tektîkê çêkirnavê şîrnahiyê jî pêşkeftin û nihbûna bixweratîne. Qedayîfên amedê piranî bi gûz yan fisteqa têne çêkirin, besindek care bi qeymoxê jî têne amadekirin. Fisteq yan gûz yan jî qeymoxê yek ji wan texne ser hevîrê mîna şecriyê û paşîka jî lek badidin û texne ser sêniya ku bi nivîşkî ve hatiye pêvedan. کارگهên amadekirina qedayîfa di meha Remezanê da heta demjimêrên paşîvê kar dikin û ew ji bilî karkirineka zêde bû meha Remezanê divan rojên ber bi dawiya Remezanê û serûberê eydê da karekê hîn zêdetirî jî dikin. Ebdullah Boropçen ku westayekî 20 saliya û bi rojiyê karekî zêdetir ji rojê din dike bi vê awayî li ser amadekirina qedayîfa dipeyive. Tereyağı tepsiye sürüyoruz. Tepsinin altına ام نیوشکل سینیا دادین و پشرا ام شیریناهیا تخینه نوا سینیه پاشی تخینه سر آگرکی کیم حتی نیوشک دحله پاشی که رونی گرم کری بسر دادگین جبر که یه گرم شیریناهیا سور دگه و ام جینا بروانا ودکین دا هف نگرن دما باش سور بو ام د پارزنین و رونی جده گرینه با پاشی که جاردن تخینه سر آگره و شربت لیتکین و پشتی 20 دقیقه آماده ده با Berhemê vê kargehê di meha Remezanê da di rojekê da gehişte 300 kîloyan lê tê hêvîkirin ku di rojên bê da hîn zêde jî bibe. Berhemê wana ne bi tenê bû nava Amedê tê şandin, belkî ev qedayîfe ji İstanbul û Enqereyê jî têne şandin. Guvar Ehmed, Kurdistan 24. بەڵێ لە تەوەری یەکەمدا دکتۆر مەغدی تەها مامۆستای ئاینی لەگەڵم دەبێ باس لە بیرکردنەوە و تێڕامان لە قورئانی پیرۆز لە مانجی ڕەمەزاندا دەکەین. دکتۆر بەخێر بیت. جیاوازی قورئان لەگەڵ کتێبە ئاینیەکانی دیکە چییە؟ چ جیاوازیەک هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. پێشەچی دەستخۆشی لە بەڕێزت دەکەم لۆ بەرنامەکەت ئومێدەوارم هەر سەرکەوتوبی و لەم منبەرەش سەڵاو و ڕێز ئەنێرم بۆ برا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ، خوای گەورە سەرکەوتویان بکە موفەقیان بکە ئینشاءالله و ئەپاڕێمەوە لە خوای گەورە بەو مانگە پیرۆزەی ڕەمەزان ئەو ناخۆشی و ئازار و ئەشکەنجانەی دووچاری وڵاتەکەمان میلەتەکەمان هاتێ خوای گەورە کۆتاییان پێبینی و بەرەو خۆشی و ئارامیمان بە ئینشاءالله تعالی. بەنسبەت بابەتی کە پرسیارەکانی بەڕێست و بابەتی باسکردن دەربارەی قورئانی پیرۆز، بەڵێ خوای پەروەردگار چەند کتابێکی ڕەوانە کردووە لۆ بۆ مرۆڤایەتی بەشەریەت بەگشتی هەر دەتوانین بڵێن لە سەردەمی سەیدنا ئادەم سەلامی خوای لەسەر بی کە یەکەم
کەس بۆ خوای گەورە وەکو مرۆڤ دروستی کردیە و یەکەم پەیامبەر و جێنشینی سەرزەوی بووە لەوێوە پەیامی خوا بۆ سەرزەوی دابەزیوە هیچ کاتێک سەرزەوی بڵێن بێ پەیامی خوای گەورە نەبووە بەڵام بەپێی سەردەم و زەمان و خەڵک و میلەتان خوای گەورە پەیامەکانی دابەزاندین اینجا هەموو پەیامەکانی خوا بەڵێ هەمویان ڕێزدارن هەمویان گرانبەهان هەمویان لە مستەوای زۆر بەرزن بەڵام دوایین پەیام کە قورئانی پیرۆزە لە بۆ پێغەمبەرمان هاتیە سلامی خوای لەسەر بێ و پەیامی گشتیە بۆ بەشەریەتی سەرزەوی و هەروەها بۆ مسلمانان بە تایبەتی بەڵێ جیاوازی هەیە لە هەندێک ڕوو لەگەر پەیامەکانی تر جیاوازیەکان دەتوانم لە چەند خاڵێکی کورت دیاریان بخەم یەکەم قورئانی پیرۆز ئەو پەیامە پیرۆزەیە کە خوای گەورە ئەفەرمێ ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون تاکە پەیامە خوای گەورە خۆی تەکلیفی پارێزگاری ئەو پەیامەی کردیە تەماشاکە پەیامەکانی تر وەکو تەورات و ئینجیل و زەبور و سحوف و کە لە بۆ سەیدنا ئیبراهیم هاتیە ئەو پەیامە پیرۆزانە هەمویان پەیامی خوان بەڵام خوای گەورە خۆی نەیفەرمووە کە ئەمن دەیان پارێزم قورئانی بەتەنها هەڵبژاردووە کە قورئان بپارێزی یعنی چی پارێزگاری لە فەوتان پارێزگاری لە تەحریف پارێزگاری لە دەستکاریکردن پارێزگاری لە گۆڕانکاریکردن هەموو ئەوانە لە پەیامەکانی تر بەدی دەکرێت بەڵام لە قورئانی پیرۆز بەدی ناکرێت ئەوە یەکە لە خاڵەکان کە جیاوازیە دووەم خاڵ کە ئەویش گرینگە خۆی باسی بکەین ئەو پەیامانەی تر چونکە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هەر یەکە و بۆ قەومێک هاتینە بۆ میلەتێک هاتینە بۆ خەڵکێکی تایبەت هاتینە تەنها قورئانی پیرۆز بۆ هەموو خەڵکی سەرزەوی هاتیە کەواتە خوای گەورە پەیامێکی تایبەتی بۆ برا مەسیحیەکان ناردووە لە ڕێی سەیدنا مەسیح سەلامی خوای گەورە لەسەر بی پەیامێکی تایبەتی بە سەیدنا موسا ڕەوانە کردیە لە بۆ برای یەهودیەکان ئەوە تایبەتە بەوان بەڵام قورئانی پیرۆز بۆ هەموو خەڵکی سەرزەویە بۆیە جیاوازە لەگەر پەیامەکانی تر وە خاڵی تریش زۆرن کە باسی بکەین ئیشارەت باشە بۆچی لە قورئاندا یەکەم سوورەتی فاتیحەیە هۆکارەکەی چییە؟ تەبعاً قورئانی پیرۆز وەکو لە پێشەچیدا باسمان کرد پەیامی خوای پەروەردگارە لە بۆ خەڵکی سەرزەوی بەگشتی وە لە هەمان کاتیش قورئانی پیرۆز کاتێک لۆ پێغەمبەر هاتیە سەلامی خوای گەورەی لەسەر بی پێغەمبەری خوا بەپێی فەرمانی خوای گەورە چونکە قورئانی پیرۆز لە ڕێگەی جوبرائیل کە مەلەک الوحی پێ دەڵێن و جوبرائیل سەلامی خوای لەسەر بی یەکێکە لە مەلایکەتە مقەڕەبەکانی خوا و پەیامبەر بووە لە بۆ هەموو پێغەمبەرانیش یعنی وحی لە هەموو پێغەمبەران لە ڕێی جوبرائیل هاتووە جوبرائیل کاتێک قورئانی لۆ پێغەمبەر هینایە سەلامی خوای لەسەر بی تەبعاً یەکەم ئایەت سوورەتی اقرأ باسم ربك الذي خلق یەکەم ئایەت ئەوە بووە بەڵام دوای کۆی گشتی کە حتا پێش وەفاتی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بی هەموو ئایەتە پیرۆزەکانی قورئان و هەموو سوورەتەکان بە تەواوی دابەزین اینجا دوایی جوبرائیل هاتیە بە پێغەمبەری گوتیە سەلامی خوای لەسەر بی یەکەم ئایەت فاتحایە دووەمیان بەقەڕەیە سێمیان ئالی عیمرانە چارەمیان نیسا پێنجەمیان مائیدەیە بە تەسەلسول چێ و تەسەلسولەی داناوە ئەو تەسەلسولە لە خواوە هاتووە ینی خوای گەورە لە ڕێگەی جوبرائیلەوە جوبرائیلیش بە پێغەمبەری گوتیە سەڵ سەلەم پێغەمبەریش بە خەڵکەکەی گوتیە ئەبە تەسەلسولە ینی لە خۆیانەوە دانەنا هیچیان ئەی ناوی ئەم سوورەتانە چێدایناوە حتا ئەوانیش بڵێ جوبرائیل کە لە بۆ پێغەمبەری دابەزاندیە هەر سوورەتە و ناوەکانیشی بە پێغەمبەر گوتیە سەلامی خوای لەسەر باش دێنە سەر بابەتەکەمان کە تێڕامانە چ جیاوازیەک لە نێوان تێڕامان و خوێندنەوە هەیە بۆ قورئانی پیرۆز بە تاکید جیاوازی زۆری هەیە ئێستا ئەمە لێرە باس لە خوێندنەوەی تەبعاً قورئانی پیرۆز ئەو کتابە پیرۆزەیە کە لە خواوە هاتووە بۆ بەندەکانی خوێندنەوەی عیبادەتە کارپێکردنی هەر خێر و ئەجر و پاداشە و سەرفرازی و بەختەوەریە و هەروەها فکر لێکردنەوەی و تێڕامان لە قورئانی پیرۆز هەمووی ئەجر و پاداشی تێدایە بەڵام لێرە گرینگە من شتێک باسکەم یەکەم جار خوێندنەوەی قورئان پێغەمبەری خوا لە فەرمودەیەکدا کە ئیمامی ترمذی ڕیواتێکە ئەفەرمێ من قرأ حرفا من كتاب الله فهو له حسنة
والحسنة بعشر أمثالها ولا أقول ألف لام ميم حرف ولكن ألف حرف لام حرف ميم حرف يعني أفرمي بيغمبري خوا هر كسيك حرفك لا قرآني بيروزي خوين دوا حسنەیەکی بۆ نووسێ هەر حەسەنەکیش بەدە حەسەنە نووسێ کەواتە دەفەرمێ ئەمە ناڵێم ئەلیف لام میم هەموو یەک حرفە ئەلیف لام میم ئەلیف بەتەنێ حرفەکە لامیش حرفەکەم کەواتە هەر کەسێک خوێندیەوە سێ خێری بۆ نووسێ سێیەکەش جارانی دەی بکە دەکا سی ئەجر و پاداشی بۆ نووسێ ئەوە یەک بەڵام لێرە کە خوای گەورە ئەفەرمێ ئەفەلا یەتەدەبەڕونە القورئانە ئەم عەلا قولوب ئەقفالها تەدەبڕ تەفەکوڕ بەڵێ زۆر گرینگە ئینسانی ئیماندار کاتێک ئاەتە پیرۆزەکانی قورئان ئەخوێنیتەوە بیریان لێ بکاتەوە لەسەریان ڕابواتە تەنها بەس خوێندنەوە نەبێ بە تاکید نابێ هەر خوێندنەوە زۆر جار دەبینین دکتۆر دەبینین کەسێک دەڵێ من قورئانم ختم کردووە لەوانەیە بەس خوێند بێتیەوە لی تێنەگەیشت بێت ئەی ئەمانە لێیان قبول دەکرێت ئەوە بڵێ ئەجریان هەیە لەکن خوای گەورە کە بە جوانی فێری بۆ و کە بە جانی ئەخوێنیتەوە بەڵام ئەجرەکە بۆ ئەوی ببیتە چەند قاتێک بۆ ئەوی چکە خۆی بەڕاستی ئەمە ئەگەر بچینە خزمەت ئەو فەرموودە پیرۆزەی کە پێغەمبەری خوا ئیمامی ئەحمەد ڕیوایەتی ئەکا لە عەبدوڕەحمانی کوڕیشی بە ئەویشیان لە پێغەمبەری خوا ساسم ئەفەرمێ اقرأوا القورآن واعملوا به تەماشاکە عملی پێ بکەن یعنی خوێندنەوەکە ئەگەر کەسێک لێ حاڵی نەبی و لێی تێنەگە و لێی شارەزا نەبی و بیری لێ نەکاتەوە زەحمەتە بتوانی کاریشی پێ بکە خۆی کارپێکردنەکەی ئەجرەکەی زۆر مهمە ئینجا لێرەدا ئەگەر کەسێک تەواو بیری لێ کردەوە چونکە خۆی بەڕاستی قورئانی پیرۆز بەشێکی زۆری ئامۆژگاریە ئەو ئامۆژگاریە عەفوم کە ئەگەر تەماشا بکەین کو ئەو ئامۆژگاریە جێبەجێ بکەین دەبی تێی بگەین وانە ئەگەر باشی تێی گەیشتین و بیرمان لێ کردەوە و فکرێکی تەواومان لێ کردە اینجا ئامۆژگاریەکەی لە خوای پەروەردگار وەرئەگرین و جێبەجێەکەی ببوورە دکتۆر ئەو باس لە قورئان کرد کە بەشی زۆری ئامۆژگاریە چەند ڕێژەی چەندی حکومە ڕێژەی چەندی ئامۆژگاریە ڕێژەی چەندی بەسەرهاتە چیرۆکە خۆی بەڕاستی زانایان دابەشی سێ بەشیان کردیە بەشێکیان نەسائح و ئامۆژگاری و تەزکیەی نەفس و ئەو شتانی هەموو تێدایە بەشێکیان قسەس و عیبرەت و پند و ئەو شتانی زۆر تێدایە بەشێکیشان کە دەکا ئاعتقاد و عیبادات ئاعتقاد کە زۆر مهمە بەشێکی زۆر سەرەکی لە قورئانی پیرۆز دەتوانین بڵێن قورئانی مەکی ئەوەی کە لە مەکە لەوە پێغەمبەردا بەزیە ساوسەلەم زۆر تاکید لەسەر بەشی ئاعتقاد و ئیمان بەخوا و دوا ڕۆژ و لێپرسینەوە و محاسەبە ئەکا ئینجا دوایی کە پێغەمبەر هیجرەت ئەکا بۆ مەدینە ئەچی زۆربەی ئەو ئاەتە پیرۆزانەی لەوێ دابەزن ئەحکامن مەسەڵەن ئەوە حکمی حەلال و حەرامی زۆر تێدایە و هەروەها حکمی حلف و معاهدات و حکمی پێکەوە ژیان و چەندەها شتی گرنگ لەوەدا هەیە بەشێکی تریشی کە دەگەڕێتەوە سەر تەزکیەی نەفس کە نەسایح و ئامۆژگاری زۆر گرنگ و پیرۆز بەڵێ لەو باشە پیرۆزەدا ئەو سەحابی هەبووە بۆ نمونە چەند ئاەتێکی لەبەر بووە چەند سوورەتێکی لەبەر بووە چ جیاوازیەک لەگەڵ ئەو سەحابیە هەیە پلەپایەکی بەرزشی هەبووە لە نێو ئیسلامدا جیاوازی ئەو لەگەڵ ئەو کەسە چییە کە ئێستا لەوانەیە کەسانێک کە من تەواوی ئاەت و سوورەتەکانی قورئانیان لەبەر بێ خۆی ئەگەر تەماشا بکەین قورئانی پیرۆز لە بیدایەتەوە کە دابەزیێ لە پێغەمبەر سەڵ سەلەم پێغەمبەر زۆر تەکیدی لەسەر حفز کردیە حتا بە لەبەرکردنیش بە سەحابەکانی گوتیە زۆر لە سەحابەکانی پێغەمبەر هەموو ئەو قورئانە پیرۆزەی کە لە بۆ پێغەمبەر داهاتی هەر ١٤ سوورەت لەبەریان بووە زۆر بە جوانی و هەش بووە کەمتری لەبەر بووە هەر بووە زیاتر ینی بە کۆی گشتی هەوڵیان داوە هەموو قورئانی پیرۆزیان لەبەر بێ ئەغلەبی سەحابەکان بەڵام لێرە ئەمە تەماشای پێگەی سەحابەکانی پێغەمبەر بکەین تەبعاً سەحابەکانی پێغەمبەر هاوڵانی پێغەمبەر سەڵ سەلەم های بووە تێیدا زۆر بلیمەت بووە لە زمانزانین زەیدی کوڕی ثابت یەکێک بە لەو کەسانەی کە پێغەمبەر سەڵ سەلەم زۆر تاکیدی لێ کردیە زمانی عبری زانیە زمانی سریانی زانیە زمانی عەرەبی زانیە و زمانی فارسی زانیە و یعنی ئەوە وەکو کەسێک کە لە بۆ تەرجەمە پێغەمبەر ئیشی پێ کردیە کەسی تر هەبووە زۆر حەکیم و شارەزا بوو وەکو ئەو بەکری سەدیق وەکو عومەری کوڕی خەتاب وەکو عوسمانی کوڕی عەفان وەکو عەلی کوڕی ئەبی تاڵیب یعنی فەقیه بووینە شارەزا بووینە ئەوانە
عالیم بووینە توانیتیان ئیستنباطی ئەحکام بکەن ناو قورئانی پیرۆز ئەوانە بووین بە خەلیفە زۆر مقڕب بووینە لە پێغەمبەر عەقلیان زۆر ئیشی کردە لە بواری حکم و ئیدارە و بەڕێوەبردن کەسانی تر هەبووینە عفوم کە بەڵێ کەسانی تر هەبووینە لە بواری فقهی زۆر شارەزا بووینە ئێستا بۆ نمونە ئەگەر لەو سەردەمەی خۆمان زانایەک لە زانایەکانی ئیسلام شارەزایەک پسپۆڕێک لە بوارەکانی شریعەت لە فقهی ئیسلامی زۆر شارەزابی خۆمەرز نییە ئەو پیاوە لە ئیدارە و حکومڕانی زۆر سەرکەوتوبی تەماشات کردیە حتا یەک لەو کەسانەی کە نەقدی ئیمامی عەلی دەگرن زۆر ڕزای خوای لەسەربی دەڵێن ئیمامی عەلی یەک فەقیهێکی زۆر گەورە بووە عالیمەکی زۆر زۆر گەورە بووە بەڵام سیاست مەدارێکی شارەزا نەبووە لە بواری سیاست دووچاری زۆر گرفتی گەورە هاتیە لە سەردەمی خۆی بۆچی پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم داوای لێکردوون لە بەری بکەن ئایا بۆ ئەوەیە پارێزراو بمێنێتنەوە ئەو ئاەت و سوورەتانە بە پارێزراوی بمێنێنەوە لە ناو نەچێن بەڵێ بە تاکید قورئانی پیرۆز یەک لە ممەیزات یەک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە حتا ڕۆژی دواییش هەر محفوظە فی الصدور یعنی لە ناو دڵ و دەرونی خەڵک پارێزراوە لە بیدایەتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێگەی جوبرائیلەوە خوای گەورە پێی لەبەر کردووە ئەویش بە سەحابەکانی لەبەر کردووە جیل لە دوو جیل لە دوو جیل حتا ئێستا لە زۆر وڵاتان حتا لە کوردستانی خۆمان لە وڵاتانی تری موسڵمانان بە ملیۆنەها بە هەزارەها ژمارەی دیار ناکرێ خەڵکان قورئانی پیرۆزیان لەبەرە و حتا دنیاش کۆتایی پێدەی هەر لەبەریتیان باشە لە سەرەتای ئەو سوورەتانە کە یاخود ئەو ئاەتانە کە دەهاتنە خوارەوە بە شێوەی پچر بووە بەڵێ چێ ئەمانەی لێکداوە بۆ منە بڵێت ئەم ئاەتە پابندە بەم سوورەتەوە دەبێ ئەمە لەگەڵ ئەو سوورەتە بێت چێ ئەمانەی داناوە تەبعاً پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر کاتێک قورئانی بۆ دابەزیوە زۆر حەریص بووە لەسەر ئەوەی کە قورئانی پیرۆز یەکەم جار لەبەر بکرێ بەڵێ کۆمەڵە کەسێکیش هەبووینە ئەوانە کاتیبی وحی بووینە کاتیبی وحی یعنی ئەو قورئانە پیرۆزە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی نووسرایتەوە یەک حرفیشی پاز نەدرایە ئەبوو بەکری سەدیق عومەری کوڕی خەتاب عوسمانی کوڕی عەفان عەلی کوڕی ئەبی تاڵیب زەیدی کوڕی ثابت زەیدی کوڕی حارثە معاویە کوڕی ئەبی سوفیان عەبدوڵای کوڕی عومەر عەبدوڵای عەمری کوڕی عاص إلى آخره هەموو ئەوانە و کۆمەڵێکی یەکجار زۆریش ئەوانە هەموو کاتیبی وحی بووینە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرموون ئەو ئاەتە لە فلان جێ بنووسە ئەو ئاەتە لە فلان جێ بنووسە ئەو ئاەتە فلان جێ بنووسە فلان ئەتوەرە ئەوە بنووسە فلان یعنی هەموو ئەوانەی لە سەردەمی خۆی پێغەمبەری خوا کردی صلی الله علیه و سلم و زۆریش تأکیدی لەسەر ئەوە کردەوە سەحابەکان تەنها تەرکیزی لەسەر قورئان بکەن حتا فەرمودەکانی خۆی لە ڕیوایەتێک کە ئیمام بوخاری مسلم ڕیوایەتیان کرد پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم ألا من كتب عني غير القرآن فليمحوه هەر کەسێک لە منەوە شتێکی نووسیە بە غەیری قورئانی پیرۆز باڕەشی کاتەوە ئەبوو بەکری سەدیق چاردە سەحیفە کە حەدیث و فەرمودەکانی پێغەمبەری نووسیوە هەمووی ڕەش کردەوە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص عەبدوڵای کوڕی عەباس عەبدوڵای کوڕی مەسعود هەموو ئەوانە هەستان ڕەشیان کردەوە ئەوەی کە نووسی بوویان غەیری قورئانی پیرۆز لەبەرچی زانایان تەحلیل و لێکۆڵینەوەی خۆیان هەیە لەسەرەوە دەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر حەریص بووە لەسەر ئەوەی لەو سەردەما هیچ تەرکیزی سەحابەکان نەکەوتە سەر دەقێکی تر غەیری قورئان حتا دەڵێ لە ڕیوایەتێک ئیمامی ترمذی ڕیوایەتی دەکات دەڵێ ئیمامی ترمذی و نەسائی ڕیوایەتی دەکەن دەڵێ ئیمامی عومەر ڕۆژێکیان پێغەمبەر دیتی وەکانە فی یەدیه صەحیفەة من تەورات پڕەچی لە تەوراتی لەدەست بوو فەرمووی ما هذا بيدیک یا عومەر ئەوە چییە گوتی ئەوە تەوراتە دەیخوێنمەوە فەرمووی بەجێ بێرە ئەوە والله لو كان موسى حيا بين أظهركم لما حل له إلا يتبعني دەڵێ ئەگەر موسا زندی با ئێستا لەگەڵ ئەنگۆ لێرە لۆی نەبوو لە غەیری قورئانی پیرۆز هیچ شتێکی تر دەستکاری بکە دەڵێن لۆ پێغەمبەری خوا نەهی کردی خۆ لە حەدیث و فەرمودەی تردا هاتووە دەکرێ مسلمانان سوود لە دەقەکانی تەورات و ئینجیل ببینین بە مەرجێک دەستکاریان نەکرابی بەڵام لۆ لەو سەردەما زۆر تەکیدی لەسەر ئەوە کردیتەوە لە غەیری قورئان سەحابەکان هیچ شتێکی تر دەستکاری نەکەن حتا فەرمودەکانی خۆشی پێڕەشکردن باشە دکتۆر بۆچی ئەوەی کە باز دەکرێت کە لە سەردەمی ئیمامی عومەر کۆکرایەوە بۆچی تا ئەو کات قورئان کۆ نەکرایەوە تەبعاً کە پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ وفاتی کرد هەموو قورئانی پیرۆز نووسرایتەوە بەڵام کون دابەشکرایە کۆمەڵە سەحیفەیەک لای فلان سەحابەیە کۆمەڵە پەڕێک لای فلانە کۆمەڵک لە لای فلانە کۆمەڵک لە لای فلانە ئیمامی
لە سەردەمی ئیمامی ئەبوو بەکری سەدیق ڕەزای خوای لەسەربی لە هەندێک لە فتوحات کە سەحابەکانی پێغەمبەر زۆر هەوڵیاندا ئەو خاک و وڵاتەی کە هی خۆیان بووە کاتی خۆی ڕۆمەکان داگیریان کردیە فارسەکان داگیریان کردیە بیگەڕێنەوە ژێر دەسەڵاتی ئیسلام بەردەوام هەوڵیانداوە لە فتوحات دەڵێ لە جەنگێک لە یەک لە فتوحاتەکان کە پێی دەگوترێ مەقبەرەت الشوهەدا زۆر لەو کەسانە شەهید بوون لە جەنگی یەمامە بووە وەڵاو عەلەم ئەوانەی کە حافظ القورئان بوون بۆی دەرە ئیمامی عومەر فکری کردەوە گوتی بەڕاستی ئەی ئەبوو بەکری سەدیق ئەی خەلیفەی مسلمانان پێویستە ئەمە شتێک بکەین گوتی چییە؟ گوتی پێویستە هەستین ئەو قورئانەی کە دوای پێغەمبەر وەفاتی کرد بەجێ هێشتیە لای سەحابەکان هەمووی کۆ بکەینەوە نەوەک ڕۆژێک لە ڕۆژان ئێمەش وەفات بکەین خەڵکی تر وەفات بکە ئەوانەی زۆر قورئانیان لەبەرە وەفات بکەن قورئان بەزایع بچیت دەڵێ ئیمامی ئەوبەکر زۆر فکری کردو گوتی وەڵڵاهی چۆن شتێک بکەم پێغەمبەر نەیکردێ دوای خۆم دەڵێ ئیستیخارەی کرد خوای گەورە هاتەوە ناو سەحابەکان و هاتەوە لای عومەر دەستخۆشی لێ کرد گوتی الحەمدولله خوا دڵی ئارام کردم الحەمدولله الذي شرح صدري لأن أعمل عملا لم يعمله رسول الله صلى الله عليه وسلم كارێک بکەم کە پێغەمبەری خوا نەیکردیە دەڵێ دەستیان پێ کرد بە کۆکردنەوە و چێشیان تەکلیف کرد زەیدی کوڕی ثابت کە یەکێک بووە لە گەورەترین قاریئەکانی قورئان و حافظەکانی قورئان و زۆر شارەزاش بووە لە حتا دەڵێ زەیدی کوڕی ثابت دەڵێ حەوش لە کامە شوێن قورئانی پیرۆزدا بەزیە شوێنەکانیش دەزانم لەگەڵ پێغەمبەر ژیاوە صلی الله عليه وسلم هەستا بە کۆکردنەوەی هەموو پەڕاوەکان قورئانێکی ڕاست و دروستیان دروست کرد باشە لە ماڵی عفوم کە لە ماڵی حەفسەی کچی ئەبوو عومەری کوڕی خەتابیان دانا کە خێزانی پێغەمبەر بووە باشە دکتۆرە ببوورە ئەی بۆچی دەڵێن لە سەردەمی ئیمامی عوسمان نووسراوەتەوە تۆ دەڵێ لەو کاتی لە سەردەمی ئیمامی عومەر کە هەمووی کراوە ئەبوو بەکری سەدیق لە سەردەمی ئەو بە پێشنیاری ئیمامی عومەر کۆکراوە ینی ئەو کات نووسرابەوە بەڵێ کە پێغەمبەر وەفاتی کرد هەموو نووسرابووە بەڵام پەڕەکان تەوزیع بوون وەکو باسم کرد نا مەبەستی من لەوەیە ئیمامی عومەر کە پێشنیاری کرد لە سەردەمی ئەبوو بەکری سەدیق پەراوەکان هەموو کۆکرانەوە قورئانێکی موحەدی لێ دروست کرا کە یەک قورئان هەبوو بەس چ جیاوازێکی هەبوو لەگەڵ ئەوەی کە لە سەردەمی ئیمامی عوسمان لە بۆ بەڕێست و بێنەرانی خۆشەویست ڕۆنکەمەوە دوای وەفاتی ئەبوو بەکری سەدیق و ئیمامی عومەر ڕەزای خوای لەسەربی و سەردەمی ئیمامی عوسمان تەبعاً خەڵکی تر کەشوەری ئیسلامی گەشەی کردیە و خەڵکەکی زۆر لە دەوروبەریان هاتە ناو ئیسلام پێویستیان بە دەقە پیرۆزەکانی قورئان هەبووە بەڵێ لێدی ئەو کەسانەی کە قورئانیان لەبەر بە نووسیتیانەوە بەدەستی خۆیان طبعاً لغەی عەرەبی چەندین لغەی مثلا طەیئ و لغەی هوذەیل و بەنی هوذەیل و هەروەها لغەی قوڕەیش و هەروەها لغەکانی تر ئەوانە لەهجات بووینە زۆر جار قورئانیان بەو لەهجانەش خوێندیتەوە ئینجا بۆیە لە سەردەمی ئیمامی عوسمان گوتیان پێویستە ئێمە لەهجەیەک هەڵبژێرین و ئەو لەهجەیە ببیتە لەهجەی عمومی قورئانی پیرۆز بەو لەهجەیە هەموو خەڵک قورئان بخوێنتەوە نەوەک تێکەڵیەک دروست ببی چونکە لە ڕووی لوغەویەوە جاروەیە گۆڕانکاری هەبووە لە فەتحە و زەممەکان لە خوێندنەوەکان بە پێی اعتیباراتی لوغەوی کە هەر قەبیلەکانی عەرەبی هەر یەکەچیان نەوعە لوغەیەکی تایبەتی خۆیان هەبووە وەکو ئێستا ئێمە لەهجەی کرمانجیمان هەیە و سۆرانیمان هەیە و جەنابەت بەبیرم بینەوە مەسەن لەهجەی هەورامیە و سەروە و خوار و ئەوانەمان هەیە لە کوردی لە زمانی عەرەبیش هەروە بووە و بەڵکو زمانی عەرەبی زۆر دەوڵەمەند بووە لەهجاتی یەکجار زۆری تێدایە بۆیە ئیمامی عوسمان هەستا ئەو پەراوانەی ئەو قورئانانەی هەبوون بە غەیری لەهجەی قوڕەیش هەمووی کۆتایی پێهینا لە لەهجەی قوڕەیشی تەثبیت کرد ئەوی کردە لەهجەی دکتۆر لەگەڵت بەردەوام بم بەڵام بچمە لای تۆڕی پێامێرانمان هاوکارم هێرۆ مەولودی لە پیرمامەوە لەگەڵم دەبێت هێرۆ ئەم کاتت باش بەرەو دەڕۆژی کۆتایی دەچین لە مانجی ڕەمەزاندا ئەو گوڕوتینەی شەوانی ڕابردووی پاشیف بەردەوامە لە پیرمام و چۆن خەڵک ڕویان لە بازارەکان کردووە لە بازاری پیرمام کردووە بەڵێ پاشەوی تۆ سەرجەم بینەرەنج باش کۆڤان
هەروکو ئاماژت پێدا ئێمە ئێستا لە ناو بازاڕی گەورەی پیرمامین ئەوەی کە دەیبینن بازاڕی گەورەی پیرمامە هەرچەند ئێستا کاتژمێر لە یەک لای داوە ئەو کاتێکی ماتین بازار قەرەباڵغێکی زۆری بەخۆی بنی و خەڵکێکی زۆر هاتبوونە ناو بازارەکە بەڵام هێدی ڕۆشن بەرەو ماڵەوە بۆی کە سفرەی پاشەویان ڕاکەن و پاشەویان بکەنەوە بۆی کە بەیانی بۆ خۆیان بۆ ڕۆژێکی دیکە ڕەمەزان ئامادە بکەن و بە ڕۆژوو بن کۆڤان جێگای ئاماژەیە کە جالەوەی کە ئاماژە بە ناوەکان دی ئاماژە پێکرد پیرمام بەڵام بە پێ و زانیارێکە لەو ماوەی کە من هاتمە ناو پیرمام هەندێک لەو بەڕێزانی کە لێرە بوون ئاماژەیان بەوە کردکە یەکەم ناوی ئێرە سربەند بووە دوایی ناوداران دوایی پیرمام دوای مەسیف سەلاحەدین بەم ناوانە ناوزەند کراوە یاخۆد ناوی دەبن ئەمە دەچمە لای و کاسبکارانەی کە لێرن وەگە بتوانێت هاوڵاتیانیش لێرە بدوێنین وەکو دەبینن ئێستاوە خواردنەکان هەمووی حازرا ئێستا هەموو بەڕێزانی کە سەرقاڵی ئیش و کاری ڕۆژانەی خۆیانن کەبابی جوان گۆشتی جوان هەموو حازرە بۆ ڕۆژوانە کاکە ماندوو نەبی هەربژی گوڕوتینی خەڵکی لە شەوانی ڕەمەزان چۆنە ئێستا قەرەبارخترە باشە لەخوای بەزیادی ئێستا ئەم شەو دەبین قەرەباڵەکە و کوشەوانی کەنیوە نیە ناوە شو قەرەبارختە چکە نێزیک دەبینەوە لە جەژن بازاری گۆشت چۆنە باشە لەخوای بەزیاد هەموو گۆشت دەخۆن ئەرێ وڵە کەباب زیاتر ئەرێ وڵە کەبابەکەت کەبابی چاکە دەرەجێکە باشە زۆر سپاس بۆ تۆ ئەوەش نمونێ و کەبابە و وەکو دەبینن بەم شێوازە پاشویان بەسەر دەکەنەوە ئەم بە ڕێزانش لێ باشی کاکە هەربژی دانیشتوی پیرمامی شەوانی ڕەمەزان چۆنە پێشوازی خەڵک لە بۆ جەژن زۆر باشە لەخوای بەزیادی بازار چۆنە بەرەبەرەوە جەژن دەڕۆین وڵای زۆر باشە الحەمدولله بازارەکە ئێستا گروپتینێکی تایبەتی پێوە دیارە خەڵکەکە ڕۆیشتونەتەوە نەڕۆیشتونەتەوە وڵا هەتا دەوری دوو سێ قەرەباڵغا هەموو کاتە هەموو شەی وایە بەرێ هەموو شەی وایە باشە زۆر سپاس بۆ بەڕێزت کاکە جەنابەت باشی باشی خۆش جەنابیشتە دانیشتوی پیرمامی بەڵێ بە دانیشتی پیرمام هەموو شەیەم کاتانە دیتنەوە بازار بەڵێ هەموو شەوێ دێمە تاکو مەلا بانگەدا لێرەینە یعنی پاشیش لێرە دەکەین پاشیش لێرە دەکەین تا مەلا بانگەدا کەبابیش دەخۆین کەبابیش دەخۆین هەمووی دەخۆین ئارێ وڵا بەخێر بێ ئەم منداڵە چاوگەشانش هەموو لەو کاتوی ئێمە هاتوین ئەوانە هەموو بە دەوروبەری ئێمە بوون با بزانین کە کۆڤان من ئەو شۆ بەس لە دەوری کەباب فرۆشەکانم وا دیارە ئەم بەڕێزەشەوە خەریکی نانە دەری دێنێ بابم بەڕێزش بدەین باشی کاکە باشی سپاس چەندە خەڵک لە دەرەوە پاشێو دەکات باشە لەخوای بەزاری خەڵک زۆر پاشێو دەکات دەزانام لە دەرەوە پاشێو دەکەنەوە بەڵێ زیاتر بە خواردنی گۆشت و مریشکوانە پاسە خاڵکویا بە خواردنێکی دیکەشتان زیاتر بە خواردنی گۆشت و دەرەوە لە دەرەوە سەر خۆیان سەرقا کردی و دەستنە ماڵەوەش لە ماڵەوەش دەخۆن باشم خواردنانە قرس نییە بۆ پاشێو بەخوای بۆ ئەو نەفرانە دەزانن مەسەلەوانە کە ئیشیان نیە نایانە دەری احتیاجە بەزەوان دێنە دەری ئیش دەکەن ناتواننەوەی بەکاربینێت یعنی ئاساییە باشە زۆر سپاس بۆ بەڕێزت کاکە ماندوو نەبی خوا بازارت بە ئیش و کارت چۆنە بەرەبەرە لە جژن نزیک دەبینە و زۆرمان نەماوە پێشوازی خەڵکی چۆن ئەلبەتە پێشوازی لە گۆشتەکە بزان خراپ وێنێ هەموو شێ باشە ئەی و بازارەکە چۆنە کەس وەزی دارایی و ئابووری خەڵکی شکر باش بەس باشیشە ینی ئەوها نیە کەرێک باسەکە باشە ڕۆیەکۆ زیاتر کەمی بینیوە لە چ ڕۆیەکۆ زیاتر کەمی بینیوە بازار بەخوا هەرچی خۆیتی ئارێ وەڵا بەس وەکو سەد لە سەد نییە بەس تەقریبا سەتابی سات دەخوارێ ئەوها نیەوی کەرێک باز دەکات هیچ نییە ئەوهانە نیەوە نییە بەڵام بازارەکە قەرەباڵغی هەیە خۆ دەبینی بە خۆ دەمەگو لە بازار ونیا چە قەرەباڵ زیاتر تا کاتژمێر چەند لێرە دەمێنەوە بەخوای تا نێزیک پاشێ کاتژمێر سێوانە دەمێن باشە زۆر سپاس بۆ بەڕێزە زۆر سپاس مەمنون بەڵێ کۆڤان ئەوەش کە دەبینن لە پشتەوە ئێرە شەر کەبابە هەروەک ئاماژەیان پێکرد کەبابە دوای کەبابیش وابزانم چایەکی خۆش چایەکی سەر ڕەژوو چایەکی سەر ڕەژوو وەنیە باشی ماندوو نەبی دانیشتووی تۆ جەنابەت دانیشتوی پیرمامی وەنیە ئەگە بکرێکەمە بێتە پێشترەوە هەرچەند خەڵوزەکە زۆر گەرمەوە نییە دەی باشە دوای ئەو کەبابە دێن لێرە چای دەخۆن و پێشوازی خەڵک لە شەوانی ڕەمەزاندا لە پیرمام چۆنە شەوانی ڕەمەزان چۆن تێپەڕان زۆر باشە پێشوازێکی گەرمیان لێ دەکەین و ڕۆژانە قەلەباڵەکە شەوان زۆر خۆشن شەوانی ڕابردوو پێش ڕەمەزان تا کاتژمێر چەند لێرە دەمایتەوە پێش ڕەمەزان 12 شەو 11 ئەو وەختانە کاسبەکەت ناخۆش نێ بۆ گەرمایە وەڵاهی مەجبورین کاسبیتر زۆر سپاس وەبزانم چایەکی سەر ڕەژوش خۆشەوە نییە لەو کاتانت
باشە زۆر سپاس بەڵێ کۆڤان با من بگەڕێمەوە لای تۆ ئەوەی کە بوو بەشێک بوو لە بازاڕی پیرمام یاخود مەسیف سەلاحەدین یاخود سربەن کە ئاماژەمان پێکرد لە سەرتاوە کوتویان لە سەرتاوە ناوی سربەنە ئەمە بەشێک بوو گۆشەیەکی بچووک بوو لە بازاڕی پیرمام کە نیشانی ئێوەماندا هیوادارم بەدڵتان بوو بێت و دەگەڕێم و ستۆدۆ لای تۆ ئەگە پرسیارێکی شتا بێت. بەڵێ سپاس بۆ هاوکارم هێرۆ مەولودی کە لە پیرمامەوە لەگەڵم بووی سپاس. بەڵێ دکتۆر مەغدیت لەگەڵ بەردەوام دەبێت لەو دوو سەردەمە بووین کە وتت قورآانی تریەک خراو بەیەمی ئەبوو بەکری سەدیق و ئیمامی عومەر و ئیمامی عوسمان بەڵێ کە یەک خراو با بڵێن نووسراوە بە یەک لەهجە و فەتحە و دەممە و کەسرە و شووە هەموو یەک لای کرایەوە باشە زۆر کەس پێی وایە لەو سەردەمانەدا هەندێک دەستکاری لە قورآانی پیرۆزدا کراوە یانوێ گومان بێخنە دڵی موسڵمانانەوە ئایا توانراوە دەستکاری قورآن بکرێت هەندێک جارش باس لەوە دەکرێت بە هیچ شێوێک ناتوانرێت دەستکاری قورآن بکرێت خۆی ئەو هەوڵانەی کە ئێستا هەن پێش ئێستاش هەبووینە هەتا لە سەردەمی پێغەمبەریش هەبووە سەلامی خوا لەسەر پێش وەفاتی پێغەمبەر کەسێک لە یەمەن پەیدا بوو بە ناوی موسەیلەمە گوتی ئەمنیش پێغەمبەرم و قورآنیشم لۆ هاتیە و چەند دەقەکی ڕێکی خست لە ڕووی زمانەوانی عەرەبی بەڵام ئەوانە هیچ واتایەک و بەهایەکیان نەبوو بەڕاستی مقارەتەن بە قورآانی پیرۆز هەر خۆیان شکستیان هینە ئیدکەش لە دوای ئەوەوە هەتا دوای کە کوژرا و پێغەمبەری خواست ناوی لێنا موسەیلەمەی کەذاب ینی درۆزن ئینجا پێش ئەویش بە پێغەمبەریان گوت ئەوە ساحیرە بە پێغەمبەریان گوت ئەوە مەسەلەن درۆزنە ئەوە شتڕێک دێخی مەسەلەن حتا یەک لەوانە وەلیدی کوڕی موغیرە کە دەکا باوکی خالید کە یەکێک بوو لە سەحابە دیارەکان سەرکردێکی گەورەی سەربازی بوو وەلید زۆر پیاوێکی زیرەک و شارەزا و عالیم بووە بە لوغەی عەرەبی کە دەچیتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی لێ ڕادەگری پێغەمبەر قورئانی لێ دەخوێنتەوە کە خەلاص دەبی دەگەڕێتەوە عەمری کوڕی هیشام کە ناسراوە بە ئەبوو جەهل دەچیتە لای دەرێ ئەوە محەممەد دیارە تووشی هەر خەڵەتان هەیە دەوێ کاریگەریەکەی قورئانی لەسەر لاب بە دەڵێ ئەتوو کەسێکی بیستوتم دەڵێن محەممەد پارەی دایتە تو ئەتووی کڕیە تەسیری لێ بکە ئەویش وەڵامی داتەوە یەکسەر تێک دەچی دەڕێ ئەنگۆ هەمووتان باش دەزانن ئەمن زۆر دەوڵەمەندم وە زۆریش خاوەن مەبدەم بەو قسانەش باوەڕمەکە کە بیستیتت بەرام وەڵڵاهی باشتەکت پێ برێم ئەو کتابەی کە محەممەد خوێندیەوە لە من ئەو قورئانەی کە محەممەد خوێندیەوە وەڵڵاهی ئینە فیها لە حەلاوە والله إن فيها لطلاوة دري أمن إني أعلم منكم باسي لغة عربي دك وباسي الزوابط وقواعد وهموش تكاني عربي دك دري لهمو تنشار زاترم دري أو قرآن محمد خيندي وزور زور خاوينة وزور زور راسته وزور زوريش تواوى والله إنه يعلو ولا يعلى عليه دري برز دبتو هيش تشي تستري أو برز نابتو بس دري دبي أمن كسشيش عاقلم تيجيشتيما سیاست مداری ئەو خەڵکەیمە دەبێ قسەک بڵێم بگونجێ چبرێم دەربارەی محەممەد دەزانم کەلامەکەی قسەکە ئیوی نییە خوایە دەڵێ باشترین شت ئەوەیە برێم ساحیرە سحر لە خەڵکی دەکات کاریگەری لەسەر خەڵکی زۆر ئینجا لەو کاتەوە شت بووە و ئێستاش دەبیت و دوایمەش دەبیت و هەتا ڕۆژی دوایی بەردەوام ئەو هەوڵان بەس سەرکەوتوو نابن کەواتە ناتوانرێت دەستکاری ئاەتەکان بکرێن کاک کۆڤانی بەڕێز بە تاکید ناتوانین و هیچ کەسێکیش ناتوانانی و زۆریش محاولە کرا بۆچی ناتوانرێت وشەکان دەگۆڕدرێت بەڵێ یان وشەکانی قورئانی پیرۆز ماناکانی دەگۆڕدرێەوە یەک ئەگەر زاروەیە یەک فەتحە بگۆڕی یەک زەممە بگۆڕی گۆڕانکاریەکی یەکجار زۆر دروست دەبێت ئەوە یەک دوام قورئانی پیرۆز لە ئەوەلەوەکو باسم کرد هەمووی حفظە لە سدور حتا بیستم ناتوانم تاکید کەم کە چێ بەو کارە هەستایە کۆمەڵێکی یەکجار زۆر ژمارەیەکی یەکجار زۆر لە مصحەفی پیرۆز لە قورئانی پیرۆز تەبع کرایە گۆڕانکاری لە نسووسەکانی هەیە ئاەتەکانی دەستکاری کرایە فەتحە و زەمەکانی گۆڕانکاری پێدا کرایە هەمووی کەشف بوو
هەمووشی ئاخیرەن سەحب کراوە و هەمووی سووتێنرایە لە چەندین سەردەمی پێش ئێستا و ئەوانە بووە لۆ چونکە کاتێک ئەمن دێم مقارانە دەکەم ئەوە دەکەوتە بەردەستم جیاوازیەکە زوو بە دەردەکەی بە حکمی خوێندەواریەکەم لە قورآانی پیرۆز و کەسانی زۆر لە من شارەزاتر هەنە و کەسانیش هەن کە حافزی قورآنن یەکسەر ئەو شتانە سەرکەوتوو نابن. باش دێمە سەر خوێندنەوەی قورآن بۆچی زیاتر لە مانجی ڕەمەزاندا خەڵک قورآن دەخوێنێتەوە یان هەندێک جار دەبینی پاداشتەکەی زیاتر بۆ دانراوە لە مانجی ڕەمەزاندا هۆکارەکەی چییە؟ خۆی مانجی پیرۆزی ڕەمەزان ئەو مانگەیە کە خوای گەورە بە خەڵات لە بۆ مسلمانانی ناردووە بەگشتی هەموو عیبادەتێک لەو مانگە ئەزری زۆر زۆرە لە هەمووشی گەورەتر کە ڕۆژیە یەکەم جار کە شەهر و سیامی پێدەگوترێت دووەمیان قورآن خوێندنە دووەمیان تەراوی حەسێمیان چاکەیە سەدەقاتە خێراتە ئەحسانە حەچی بڵێ لەو مانگە پیرۆزە خێر و ئەجر و پاداشی زۆر زۆرە ئینجا خۆشی قورآانی پیرۆز لە مانجی پیرۆزی ڕەمەزان و لە شەوی قەدریش دابەزیە خۆی لە خۆیدا گەورەیەکی ترە لە بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان کە قورآانی تێدا دابەزیە ئەوەیە سەبەبەکەی باشە کە خەڵکی زیاتر حەزەکە بخوێنێت. باشە خەڵک دەبین هەندێک جار دوای ڕەمەزان ساربوونەوەی پێوە دیار دەبێت لە خوێندنەوەی قورآن پێتانوان نییەوە هۆکارەکەی بێت دەبینی زیاتر ئەو پاداشتە لە نێو ڕەمەزانی بۆی هەیە وەک لەوەی کە لە ڕۆژانی تردا هەیبێت خۆی پاداشەکە لە هەموو ڕۆژەکانی تر هەیە ئەجرەکە لە هەموو ڕۆژەکانی تر هەیە بەڵام لە ڕەمەزان زیاترە وەکو لە بیدایەت خوێنمەوە ئەو فەرمودەی پێغەمبەر هەر کەسێک حرفێک لە قورآانی پیرۆز بخوێنێتەوە خوای گەورە حەسەنێکی بۆ دەنووسی والحەسەنەۃ بعشر ئەمثالها هەر خێرەکیش بەدە هەیە کەواتە یەک حرف دە ئەجری دۆ دەنووسرێ لە ناو ڕەمەزان و لە غەیری ڕەمەزانیش ئەوە هەروەکو خۆیتی بەڵام لە ڕەمەزان زیاترە بەتاکید خێرەکە و پاداشەکەی زۆرترە ئینجا ئەوەش دەگەڕێتەوە سەر ذاتی کەسەکان کەسی پاداشتەکەی چییە؟ بەڵێ پاداشتەکەی چیە بۆ نمونە ئەو کەسانێک کە قورآن دەخوێننەوە لە مانجی ڕەمەزاندا خۆی وەکو باسم کرد پاداشەکەی دیارە کە باسمان کرد یەک بەدا ئەجر و پاداشی هەیە ئەو یەک بەدەیە چی مەبەست لە چی یعنی هەر حرفێکی قورآانی پیرۆز بخوێنی حەسەنەیەک خوای گەورە لە میزانت لۆ زیاد دەکات والحەسەنەۃ بعشر ئەمثالها یەک حەسەنەش بەدە هەیە یعنی یەک حرفی قورآن بخوێنەوە خوای گەورە 10 حەسەنە لە ناو میزانی ئەعمالی چاکەکانت حیسابەکە زیاد دەکات لە هەموو کاتەکانەوە هەیە لە ناو ڕەمەزانیش بەتاکید لە ناو ڕەمەزان کە مانجی قورآنە مانجی ڕۆژیە ئەجر و پاداشەکەی زۆرترە ئینجا ئەوە دەگەڕێتەوە لای خوای گەورە چەند لۆ بەندەکانی دەنووسی بەڵام ئەمن لێرەوە ئامۆژگاری هەموو براو خۆشکانی بەڕێزم ئەەکەم کە لە ناو ڕەمەزانیش و لە دوای ڕەمەزانیش قورآن بەجێنێڵین چونکە یەک لە ئاەتە پیرۆزەکان دەفەرمی إن قومی اتخذوا هذا القرآن مهجورا يعني قورآن شکایەتمان لێەکە کاتێک بەجێ بێڵین هەمالی بکەین خوا نەخواستە یعنی ئەگەر بێت و تەماشا بکەین ئەوانەی کە قورآن ئەزانن بخوێنەوە هەموو ڕۆژێ بیخوێنەوە ئاەتێک بخوێنەوە ئەو ئەجرە زۆریان پێگا ئەوەی کە ناتوانانی بخوێنەوە گوێ لێ ڕابگری سەدان کەناڵی فەضائی و کەناڵی داخلیمان هەیە قورآن پەخشەکەن بەڵێ السامع كالقارئ کەسێک کە گوێ لێ ڕادەگری وەکو ئەو کەسێک کە دەخوێنەوە ئەجری پێدەگا لەکن خوای گەورە ئینجا بۆیە ئەوەش هەر ئەجرێکی گەورەیە کە ئینسان بیخوێنیتەوە بەجێنێ باشە دکتۆر ئەی سەبارەت زۆر جار دەبین بە سوورەتی ئیخلاس قل والله ئەحد ئەو ئاەتە یەخت ئەو سوورەتە دەڵێن پاداشتی ئەوەندە زۆرە بەقەدەر سێکی قورآنە چۆن دەتوانین ئەمەش خۆیەوە ئەمە چەند فەرمودەیەکی پێغەمبەرمان هەیە سەلامی خوای لەسەربی دەربارەی سوورەتی فاتحە دەربارەی سوورەتی ئیخلاس دەربارەی بدایەتی بەقەرە دەربارەی سوورەتی کەهف دەربارەی سوورەتی تەبارەکە دەربارەی سوورەتی نوح چەندین سوورەتی تری قورآانی پیرۆز زۆریان نصوصی فەرمایی فەرمودەی پێغەمبەری لەسەر سەلەم ئەو فەرمودانە تەبعاً وانییە خوا نەخواستە لە شەئنی ئەو ئاەتانە ئەو سوورەتانە کەم کاتەوە کە فەرمودەی لەسەر نییە بەڵام لێرە پێغەمبەری خوا کاتێک فەرمودەیەکی دەربارەی سوورەتی ئیخلاس گوتیە چونکە سوورەتی ئیخلاس تەوحیدە سوورەتی ئیخلاس خۆی لە خۆیدا باس لە تەوحیدی خوای گەورەکە باس لە یەکتاپەرستی خوای گەورەکە بۆیە دەفەرمی ثلث القورآن کە ئەجری ئەوەندە زۆرە یان کەسێک ئەگەر تەبارەکەی خوێندەوە ئەوەندە ئەجری زۆرە کەسێک ئەگەر فاتحەی خوێندەوە ئەوەندە ئەجری ئەوانە هەمووی چییە هەمووی تەشجیعە بۆی مسلمانان هەوڵ بدەن بیخوێنەوە
لەو بوارەیە باشە الله ئەی سەبارەت بە هەندێک سوورەت هەیە درێژە هەندێک سوورەت هەیە دەبین کورتە هەندێکیان لە هەندێک تر زیاترن ئەمەیان چۆندانراوە بۆچی بە تایبەتی سوورەتی بەقەرە لە هەموو سوورەتەکان کە درێژترە بەڵێ خۆی بەڕاستی لێرە هەندێک شت هەیە نەک هەر لە دەربارەی قورئانی پیرۆز دەربارەی زۆر مەسائلی تر تەوقیفیە تەوقیفی یعنی چی یعنی پێویستی بەڕاوەستان هەیە ئەوەی کە ئەمە لۆمان هاتووە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە ڕیوایەتی صحیح ئەوها بەمە گەیشتیە قورئانی پیرۆز بە فاتحە دەست پێ دەکا کە سوورەتێکی گچکەیە الحمد لله رب العالمين هەتا کۆتایی نسبەتەن بە بەقەرە تەماشات کردی نسبەتەن بە ئالی عیمران نسبەتەن بە سوورەتی نیسا نسبەتەن بە مائیدە تەماشاکە ئەوە خۆی ئەوە یەکەمە تەماشات کردی دووەمیان بەقەرەیە کە زۆر زۆر درێژە و لە هەموو سوورەتەکان قورئان درێژترە ئەوە خۆی تەوقیفیە وەکو باسم کرد پێغەمبەری خوا ئامۆژگاری سەحابەکانی کردیە بەو شێوەیە دای بنێن دوای شەروایان کردی و هەتا ئێستاش وە تا ڕۆژی دوای شەروا دەبێت ئینشاءالله بیرکردنەوە و تێڕامان لە قورئان ئەمەش بە ئەجر و پاداش بۆ کەسە حساب دەکرێت بەڵێ بە تاکید یەک لە عالیمەکان ڕەحمەتی خوای لێبی دەڵێتن ئەمن سێ زۆر ختمی قورئانم هەیە زۆرەچیان ختمەکی ئەتیادی قورئان دەخوێنمەوە پێدا دەچم لێ دێ بە هەفتەیەک لێ دێ بە 2 هەفتە تەواوی بکەم لێ دێ بە مانگێک تەواوی بکەم خوێندنەوەیەکی ئەتیادیە دەڵێ ختمەکی ترم هەیە ساڵانە دەیخوێنمەوە دابەشم کردیە قورئانی پیرۆز بە پێی ڕۆژەکان کە بیخوێنمەوە بیری لێ بکەمەوە و حکمەکانی وەرگرم و ئەو شتانە ساڵێک دەیەوێ هەتا تەواو دەبی دەڵێ ختمەکی تر هەیە کردیتم دەستم پێکردێ نازانم کەی تەواو دەبم هەر ئاەتێک لە ئاەتە پیرۆزەکانی ئەوەندە دەڵێ لەسەری ڕادەوەستم ئەوەندە فکری لێ دەکەمەوە ئەوەندە تەدەبڕ و تەمەعونی تێدا دەکەم ئەوەندە تام و لەزەت و چێزێکی تایبەتی لێوەردەگرم لەوانەیە عمریشم تەواوبی ئەو ختمم پێتەواو نەبێ قورئان هەمووی بەو نەوە بخوێنمەوە ئینجا ئەمن لێرە ئەگەر ڕوخسەت لە بەڕێزت وەرگرم ئامۆژگاریەکی خوشک و برا بەڕێزەکانم ئەکەمەوە هەوڵ نەدەین هەر قورئانی پیرۆز زۆر بخوێنینەوە زۆر جار گوێبیست دەبین دەڵێن فلان کەس ئەوەندە ختمەی لە شەوە کردی ئەوە هیچ ئەسڵ ئەساسی نییە ئەو قسانە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە فەرمودەیەکی صحیحدا فەرمێ قورئانی پیرۆز کەمتر لە 5 ڕۆژ مەخوێننەوە گوتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر 3 ڕۆژ بی گوتی 3 ڕۆژیش دەبی نابی ئینسان هەر چکە لەبەرچی پێغەمبەری خوا تاکیدی لەوە کردەوە کە تێنەپەڕین لە 5 ڕۆژ ئەگەر بە 5 ڕۆژیش هەر زۆر کەمە چکە تو پێڕاناگەی ئەوەندە بیری لێ بکەیەوە جوان فکری لێکەوە هەتا بچیە ناخی ئاەتە پیرۆزەکان زیاتر بەهرەمەند بیت بەڕاستی مەبەستەکەی تەنها خوێندنەوەیە هەر مەبەستەکەمان خوێندنەوە نەبیت ئەمن لۆیە ڕوخسەتم لە بەڕێزت وەرگرت ئەوە بوو مەبەستم خوشک و برایان ئاگدار کەمەوە هەوڵ نەدەین مەبەستمان ئەوە بی هەر لەو پەڕی لۆ کۆتایی بخوێنینەوە لە پەڕی یەکەم هەتا کۆتایی مەبەستمان ئەوە نەبی مەبەستمان ئەوە بی کە بیخوێنینەوە ئەجر وەرگرین لە کردخوای گەورە باش دکتۆر هەندێک جار دەبینین باس لەوە دەکرێت نازانم تا چەند ڕاستیان نا لەوانەیە لە بەرامبەر پاداش شتێک هەندێک کەس بۆ نمونە قورئان بە هەندێک کەسی کە ختم بکەن ئایا ئەمەیان دروستە ئەمە لێرە دەگەڕێمەوە سەر ئەو فەرمودەی کە لە بیدایەتەوە باسم کرد کە ئیمامی ئەحمەد ڕیوایەتی دەکە لە عەبدوڕەحمانی کوڕی شیبل ئەویشان لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ اقرأوا القرآن واعملوا به ولا تستكثروا فيه ولا تجفوا عنه ولا تأكلوا به نصەکە زۆر سەریحە ولا تأكلوا به دەفەرمێ قورئانی پیرۆز بخوێننەوە کاری پێ بکەن و هەروەها تێمەپەڕێنن لە حەدی خۆی تەجاوز مەکەن لەسەر قورئانی پیرۆز یعنی دەستکاری دەقەکانی نەکەن ئاگادار بن و نانی پێوە مەخۆن نانی پێوە مەخۆن مەبەستی چییە مەبەستی ئەوێ قورئان ئەو سلعەیە نییە کەوا کەسانێک لەگەر ئەو پەڕی ڕێزم بۆ ئەو برایانەی کە لە تەعزیە و هەروەها لە مناسەبات و شتیتر دەخوێنن و پارەی زۆری لەسەر وەردەگرن لەگەر ڕێزم لێیان بەڵام ئەمە شتێکی گونجاو نییە شتێکی شیاویش نییە قورئانی پیرۆز ئەخوێنینەوە سوودی لێوەرەگرین نەک بیکەینە شوێنی پارەکۆکردنەوە و ماچکۆکردنەوە بەڵێ دکتۆر لەگەڵم بمێنەوە دەچمە لای هاوکارم بەرگەشت وەحید لە شاری مانچستەر لە بەریتانیا لەگەڵم دەبێت ئەو ئێستا لە نێو مزگەوتی سەلاحەدین ئەیوبیە بەرگەشت ئەم کاتت باش تۆ ئێستا دەتوانیت بەنێو
ئەو مزگەوتە بسوڕێ و وێنەکان بۆ بینەرانی کوردستان 24 بگوازتەوە. کۆڤان سڵاوی خی گەورە لە تۆ لە مامۆستا مەغدید و تەواوی ستافی بەرنامەی پاشێ و هەروها ئەوانەی کە ئێستا بە دیارمانەوەن. ئێستا من لە بەردەم مزگەوتی سلاحەدینی ئەیوبووم، ئەوەی کە دەبینرێت بە زمانی کوردی بە ڕەنووسی کوردیش نووسراوە مزگەوتی سلاحەدینی ئەیوبی دەکەوێتە شاری ماچستەر ماچستەر دەکەوێتە باکووری وڵاتی بەریتانیا. ئێمە لێرە ئەو مزگەوتە بە مزگەوتی کوردەکان ناسراوە بۆ پێکە ژمارەیەکی زۆر یاخود بڵێن زیاتر لە 70% نوێژ خوێنانی ئەم مزگەوتە کوردن. ڕۆژانە لێرە لەو مزگەوتە لەگەڵ ئەوە کاری بڵێن وەکو خواردن ئامادە دەکرێت بۆ ئەوانەی کە دێن بە ڕۆژوون، ئەوەی کە دەبینرێت لێرە بەشێکی زۆر ئەو ئەوانەی کە ڕۆژانە لە کاتی بەربانگدا دێنە ئێرە بۆەوەی لەگەڵ کوردەکان هەم کوردەکان خۆیان و هەموو ئەوانەی کە لەو مزگەوتە نوێژ دەکەن ئەوەی ئێستا کە دەبینرێت دوای ناخواردن دوای کردنەوەی پیاوان تایبەت بەڵێ وا دیارە وێنەکان ئێستا بە باشی ناگەن بەرگەشت هەر کاتێک با بڵێن دیمەنەکان بە تەواوی هاتن هاوکارانم هەوڵ دەدەن وەربگنەوە بۆی بتوانین تەواوی دیمەنەکانی ئەو مزگەوتە بۆ ئێمە بگواسوەگەر لەم کاتژمێرەش نەمانتوانی لە کاتژمێری دووەم هەوڵ دەدەین وەربگرینەوە بۆی بتوانین ئەو وێنانە بگواستەوە. بڵێ دکتۆر دەگەڕێمەوە لای جەنابتان. بینە سەر تەفسیری قورئانی پیرۆز زۆر جار دەبینین تەفسیری جۆرا و جۆر بۆ قورئانی پیرۆز کراوە، دەکرێت ئەو تەفسیرە جۆرا و جۆرانە بۆ بکرێت؟ بەڵێ قورئانی پیرۆز خۆی بەڕاستی کاکرەی زمانی عەرەبیە بەحەقیقەت. زمانی عەرەبیش خۆی بەڕاستی زمانێکی زۆر سەرکەوتووە و زمانێکی زۆر گرینگە بەحەقیقەت لە ڕووی واتاوە و هەروەها لە ڕووی مڕادیفاتەوە و هەروەها لە ڕووی تەنسیقی لوغەویەوە لە ڕووی دیلالاتەوە. یعنی بەڕاستی بەحەقیقەت زمانی عەرەبی زمانێکی زۆر زۆر گرینگە حەقیقەتەن. کەلیماتمان هەیە لە قورئانی پیرۆز بە یەک لەفز بەکارهاتێ بەڵام چەند واتایەکی هەیە. بۆیە کاتێک شارەزایان و مفەسیرەکان ڕەحمەتی خۆیان لەسەربی پێش خۆمان تەفسیریان کردێ بەو شێوەی کە ئێستا لە بەردەستی ئێمەیە دەکرێت لەو سەردەمەش تەفسیر بکرێ و لە سەردەمانی داهاتوش تەفسیر بکرێ و حتا کۆتایی ژیان دێت. قورئانی پیرۆز زانستەکانی و هەروەها تەفسیرانە دروستن، بەڵێ زۆر دروستن. بەڵام لێرە یەکشت هەیە حەز دەکەم بینەرانی خۆشەویست ئاماژەیان پێ بکەم هیچ تەفسیرێک نابێتە دەقی قورئان. حەز دەکەم لێرە ئەوە باش بزانین. کاتێک یەکێک دێ گلەیی لە موسڵمانان دەکا لە ڕوانگەی تەفسیری تەبەری لەگەر ئەو پەڕی ڕێزم و ئیمامی تەبەری کە پیاوێکی زۆر شارەزا و گەورە بووە، بەڵام ئەویش شتی زەعیف و شتی هەڵەی زۆر زۆر تێدایە کە یەکەچتر دێ ڕەخنە لە قورئانی پیرۆز دەگری لە ڕوانگەی تەفسیری قورطوبی، تەفسیری مەثەلەن کەشاف، تەفسیری فلان فلان إلى آخره سەدان و هەزاران تەفسیرمان هەیە. ناکرێ ئێمە ئەوە بخەینە سەر قورئان و بخەینە سەر ئیسلام، چونکە کەسێک ئەگەر ڕاوەی قورئانی کرد مەرج نییە ئەوە ڕاوەیەکی سەتی قورئانی پیرۆزبی. ئەو سەردەمەی کە ئەو ئاەتە پیرۆزەیان تەفسیر کردیە وەسەماء بەنەیناها بئەیدی وئینا لەموسیعون، ئەو ئاسمانە ئێمە دروستمان کردی خوای گەورە دەفەرمی و ئێمەش گەشەی پێ دەکەین. طبعاً علمی نوێ دوای ئەوەی کە هابڵ ئەو تەلسکۆبە گەورەی دروست کرد ئەو جا بۆیان دەرکەوت ئاسمان بەردەوام لە گەشەکردندایە. تەماشاکە بەڵێ ئەوە لە سەدەی 20 ئەوە کەشف بووە. تەماشاکە ئەوانەی پێشتر هیچیان نەزانیوە دەربارەی ئەو ئاەتە پیرۆزە تەماشات کردی و ئێمەش لەو سەردەمەی کە تێدا دەژین بچینە دەیان دەقی پیرۆزی قورئان هەیە هیچی لێ نازانین بچینە سەدان ساڵ دوایمە ئەوە علم پێش ئەکەوێت. کەواتە دکتۆر دەتوانین ئێستاش تەفسیرێک بۆ ئەو سەردەمەی ئێستای بۆ قورئانی پیرۆز بکرێت؟ زۆر ئاساییە، بەڵکو من لێو کەناڵی بەڕێستان
داواکارم لە شارەزاکان لە کۆمەڵێکی زۆر لە مفەسیرین نەک لەسەر مستەوای کوردستان لەسەر مستەوای کوردستانیش ئێمەش دەتوانین وەکو میلەتی کورد تەفسیرێکی کوردی زۆر پاڵا و زۆر جوان و زۆر گونجاو بکەین لێرە دەکرێت ڕووبکەینە یەکێتی زانایان ئەو بەڕێزانی کە سەرپەرشتیان و بەڕێز مامۆستا عەبدوڵڵا کە سەرۆکی یەکێتی زانایانە و هەروەها وەزارەتی ئەوقاف و هەروەها دام و دەستگای معنی کە کۆمەڵێکی زۆر لە پسپۆران و شارەزاکان لە ناو خۆمان کۆیان بکەینەوە و شتێک بکەین و لەسەر مستەوای عالەمیش بەڵێ ئەکرێتە شتێکی زۆر. بەڵێ سپاس بۆ دکتۆر مەغدی تا مامۆستای ئاینی کە لە تەوەریەکەم لە پاشیڤ لەگەڵمان بووی. سپاس. ئەمەش سپاسی بەڕێستان دەکەم. بەڵێ پاشیڤ بەردەوام دەبێت پاشیڤ بەردەوام دەبێت لە سەری سەعات جارێکتر دێمەوەلاتان ئەو کات تەوەری دووەم دەست پێ دەکات کە تەوەری تەندروستیە دکتۆرێک لەگەڵمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین لەسەر نەخۆشیەک بەڵام بەر لەوەی بچینە تەوەری دووەم پاکێجێکتان پێشکەش دەکەین سەبارەت بە پەنابەرانی سووریایەکە و پەنابەرانەی هاتوونەتە تورکیا و بەتایبەتیش لە غازی عنتاب. مەبەستم لە پەنابەرانی بەتایبەتی شاری حەلەبە کە ئێستا لە شاری غازی عنتابن لە تورکیا ئەوان دانەوێ کولتوری خواردن بێنە غازی عنتاب بەتایبەتیش لە ڕووی شیرنەمەنیەوە ئەوان جۆرە شیرنەمەنی لە غازی عنتاب دروست دەکەن ویان کردووە کە زۆربەی خەڵک لە شارەکانی دیکەش بێنە غازی عنتاب و ئەو شیرنیە بۆ خۆیان بەرنەوە و کریارێکی زۆریشی هەیە. بێکەوە بینەری بین. Di pêla koçberiya xelkên Sûriyê de beşeke mezin ji wan li bajarê Gazî Entabê li Tirkiye bicîbûn. Her wiha hijmareke baş ê bazirganên Helebê dest bi avakirina karên xwe yên taybet kirin, weke çêkirina zeyta zeytûnan û sabûnê û gelek karên din, lê bi taybet jî şêrînî ku Heleb ji berê de navdara bi xwarin û şêrîniya xwe. Xwarin beşeke ji çandê ye. Heta ku mirov fêrî xwarineke din bibe, pêwîstiya wî bi demê heye. هەروەها گەرەکە وێ خواردنێژی تەعم بکە. ئەف چەند ساڵن مە شیرانی لەڤر دفرۆشت هین ترک خۆشک فێر نەبوونە وێ شیرانیا مە لێ دەست پێکردنە و تێن تام دکن. Penaberên Sûriyê jiyana xwe li vî bajarî bi asayî weke ku li welatê xwe bin derbas dikin. Piraniya tabloyên dikanan di bazarê wê de bi zimanê erebî ne, her wiha gelek dikan û xwaringehên Sûrî di bazarê de têne peyda kirin. Ev yek jî dihêle hestê xerîbiyê li cem wan penaberan bi çekî kêmtir bibe. Divan salên borî de xwaringehên Sûrî nebûn. Lê ev nêzîkî 2 salin hene. Xelk jî êdî li vir bicîbûne û jiyana xwe derbas dikin. Ev derbaş e, lê mirov vegere welatê xwe hê baştir e. Tevî berdewamiya rewşa şer lê Sûriyê û nediyariya pêşeroja wê, lê her penaberên wê bihêvîne rojekî karibin vegerin malên xwe û jiyana xwe weke berê û baştir berdewam bikin. Çîmen Adil, Kurdistan 24.
بەرنامەی پاشیف بەردەوامە لە کاتژمێری دومین کە کاتژمێری دوم تایبەتە بە تەندروستی تایدا دکتۆرێکمان میێوان دەبێت باس لە نەخۆشیەکانی گەدە و کۆڵۆن دەکەین بەڵام بەرەوەی بچینە سەر تەوەری دووەممان پاکێجێکمان هەیە لە ناوچەی گەرمیانە کە ڕووبارێک لە ناوچەی گەرمیان هەیە بە ناوی ڕووباری ئاوەسپی کە تاکە ڕووبارە لە ناوچەیە لە چواروەرزی ساڵ ئاوی لێ وشک نابێت. سەرڕای ئەوەی کە ئاوەکەی بۆ خواردنەوە ناشێت بەڵام سوودێکی گرنگی هەیە لە ڕووی کشت و کاڵێەوە خەڵکی ئەو ناوچەیە سوودی لێوەردەگرن لە ڕووی کشت و کاڵێەوە. سەرڕای ئەمانش ماسی ئەم ڕووبارە تام و چێژێکی خۆشی هەیە بۆیە وای کردووە کە لە بازارەکاندا کڕیارێکی باشیە بێت. بابەیەکەوە بینەریان پاکێجە بین. ڕووباری ئاوەسپی تاکە ڕووبارە لە گەرمیان کە چوار وەرزی ساڵ ئاوی هەیە و وشک ناکات. گوندیشینەکانی کەنار ئەم ڕووبارەش ئاوی ڕووبارەکە بۆ کشت و کاڵ و لە شارەکانی کوردستانیشەوە کەسانێک بۆ چارەسەرکردنی نەخۆشی پێست و زیبکە و گەڕی سەردانی ئاوی ئەم ڕووبارە دەکەن و ئاوی ڕووبارەکە وەک چارەسەرێک بۆ نەخۆشیەکانیان بەکاردێنن. چەند بێسانی دەکراوە لەو چەند بێسانەی ئیسپادە زۆر کراوە. شووتی کاڵک بامێ تەماتە لۆبێ هەموو جۆرە میوەکانی دەکرا بەڵام ئەمە لە وەرزی هاوینە لە کۆتایی مانگی حوتەوە پێ ئەگا هەتاکو و کاتی پەڵە جگەل لایبەی لە سەرچاوی ئاوەسپی چەند ئاوەکەیە گەڕاوە بۆ هەموو نەخۆشیەکان ئەشێن بۆ بەتایبەت بۆ شوێنانی کە شوێنی خوران بە کوردیەکەی. جگە لە سوودی ئاوی ڕووبارەکە بۆ کشت و کاڵ و بەکارهێنانی وەکدەوە ماسی ئاوەسپێ زۆرترین خواستی لەسرە بەهۆی تام و چێژە تایبەتەکەیەوە. سەباح حوسێن کە نزیکەی 20 ساڵە پیشەی ماسی فرۆشتنە دەڵێت خواستی زۆر لەسەر ماسی ئاوی ئاوەسپێ هەیە بەهۆی ئەوەی لە ماسی وڵاتانی ناوچەکە خۆشترە. چەند ساڵە من ئیش ماسی فرۆشتنە لە هەموو جۆرە ماسیەکەم بۆ دێ ماسی تورکیم بۆ دێ ماسی ئێرانی بۆ دێ ماسی ناوخوارەوەی عێراقم بۆ دێ بەڵام ماسی شوێنەکەیە بەڕاستی ماسی بەناوبانگە ئەوش ماسی ئاوەسپێیە بەڕاستی ماسیێکی تامی خۆی هەیە یعنی حتمما یعنی بە کەمی دەسەکەوێ لەبەرەوە ماسێکی زۆر گرانە و زۆر خەڵک بایەخی پێدا. ساڵانە لە ناوچە جیاجیەکانی کوردستانەوە خەڵکانێک بە مەبەستی گەشتکردن دێنە سەر ئەم ڕووبارە گەنجان و مێرد منداڵانی گوندیشینانی کەنار ئەم ڕووبارەیش لەم وەرزی گەرما و کەمی کارەباییەدا ڕۆژانە کاتەکانیان بە مەلەکردن لە گۆماوەکانی نێو ئەم ڕووبارەدا بەسەر دەبن. ژانە لێ هاوڕێکانمانەتین 5-6 نەفەر ئەتین لەبانە ماوە مەلاکەین سوودی هەیە. سەفرۆسیاحیش زۆر خەڵک دێت لە سلێمانیەوە دێن لە کفریوە دێن لە سمود و کەلار و لە منتیقی گەرمیان و لە هەموو لایەک و گشتی ڕووەگا دەبانە ماوە و بۆ سەفرۆسیاحی و زۆر خۆشە. ڕووبارەکە لە گوندی دەرزیلەی ناحەی سەنگا و سەرچاوە دەگرێ و لە دووس خوورمات و تێکەڵ بە ئاوی زێی بچووک دەبێت. سەرڕای سوودەکانی ئاوی ئەم ڕووبارە بەڵام تا ئێستا نە حکوومەت و نەکەرتی تایبەتیش نەیانتوانیوە سوود لە ئاوی ڕووبارەکە ببینن. ئاوی ئەم ڕووبارەی شەڕوەها بەفی ڕۆ دەڕوات. هەرێمجاف کوردستان 24 ناو زەنگەنە گوندی خان ڕۆسەماقە. بەڵێ لە تەوەری دووەمی بەرنامەی پاشیف کە تایبەتە بە تەندروستی دکتۆر عەبدوڵڵا دیلمانی پسپۆڕی هەنا و نەخۆشیەکانی گەدە و کۆڵۆن لەگەڵم دەبێت تیایدا باس لە نەخۆشیەکانی گەدە و کۆڵۆن دەکەین. بەڵێ دکتۆر عەبدوڵڵا بەخێر بێت. دەتوانی لە سەرەتا تاریفێکی کۆئەندامی هەرسمان بۆ بکەیت. سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم بەرنامەیە لەو وەختەیەش بە تایبەتی کۆندام هەرس پێک هاتووە لە نەخۆشیەکانی دەم و بۆڕی خواردن و گەدە و کۆڵۆن و
واروها پەنکریاس و جگەر و بۆری زەرداو ئەگرێتەوە بەعام ئەم نەخۆشیانە نەخۆشی ئۆرگانیمان هەیە و نەخۆشی تێکچوونی باری کۆندامی هەرسیشمان هەیە ئەمانە بەگشتی مەکو ئەندامی هەرسە نەخۆشیەکانیشی بە زۆری ئەبێتە دوو جۆر نەخۆشی کت و پەڕمان هەیە نەخۆشی درێژخایانمان هەیە ئەمانەی کە لە کۆندامی هەرز بە دروستە بێت بە شێوەیەکی گشتی بەڵێ دەتوانی باسێکەوەی ئەومان بۆ بکەی لە سەرەتای خواردنەوە چۆنیەتی هەرز بوونی و چۆنیەتی ڕۆژنی بۆ کۆڵۆنەوەمانە هەنگاوەکانی دەتوانین تەنها باس لە هەنگاوەکانی بڵێ هەنگاوەکانی بڵێن وەکو بڵێن خواردن و هەزمکردن یاخود کە سەرەتا ئینسان خواردن نەخوات ئێمە پرۆسەی هەرسکردنمان هەیە کە چەند زۆرێکە هەرسکردن لە دەممان هەیە کە خواردن نەخوات ئەم خواردنە ئەجاوێت و پارچە پارچە ئەبێت بەهۆی ددانەکان و دواتر بەهۆی ئەنزیمەکە ئەو ئەنزیمانەی کە لە دەمەوە هەیە هەندێک پارچەی شێ ئەبێتەوە دواتر ئەم خواردنە حازرە کرێت و کوتە درێت بە بۆڕی خواردن ئەچێت بۆ گەدا لە گەدە لەوێ وەرئەگیرێت ئەم خواردنە ئەم جارەکەینێ لە گەدەش ئەو ترشەڵۆک و ئەم ئەنزیمانەی ناوگەدە بەسەری ئەڕژێت و خواردنەکان پارچە پارچەترە کات و دواتر ئەمەش بەشی هەرسکردن لە گەدەیە دواتر ئێمە هەرسکردنمان هەیە لە ڕێخۆڵە باریکە و کە بۆ نمونە چەوریەکان کەوە زەردایی بەسەردا ئەڕژێت کە لە زەرداوە دێت ئەمانش زیاتر وردەبێت و هەروەها هەرسکردن لە بەشی پەنکریاسیش کە ئەمە شوا دەکە هەر لە ڕێخۆڵەکان ئەم خواردنانەشی بێتەوە دواتر هەڵبمژرێت و بچێتە ناوجەستە و سوودی لێ ببێنێت باش گرنگترین ئەو نەخۆشانەی کە تووشی کۆندامی هەرز دەبنەوە چین بڵێ کۆندامی هەرز کۆندامێکی سەرەکی جەستەی مرۆڤە ئەو نەخۆشیانەی کەوا زۆرتر تووشیانە بۆ نمونە ترشەڵۆکی بۆڕی خواردن نەخۆشی برینی گەدا برینی گەدەوەروە نەخۆشی گرژبوونی قۆڵۆن کەمە یەکێکە لە هەرە نەخۆشیە باوەکان وەروە نەخۆشی وەکو هەوکردنی ڕخۆڵەکان وەکو هەڵکردنی توندی ڕخۆڵەکان و ئەو نەخۆشیانەکان واروە هەوکردنی جگەریش یەکێکە لە نەخۆشیە باشە تۆ هەوکردنی کۆڵۆن باوە بۆچی باوە هۆکارەکەی چیەکەم نەخۆشیە باوە ئێمە هەوکردنی کۆڵۆن یاخود ئەم زۆر ناوێ بەڕاستیە گرژبوونی کۆڵۆن یاخود حساسی کۆڵۆن تا هیچ کۆڵۆنی پێڵێن ئەمە نەخۆشیەکی دائما من بە نەخۆشەکان ئەڵم ئەمە نەخۆشیەکی نەخۆشیەکی پیسە نەخۆشیەکی سەرەتانە یاخود بەس نەخۆشیەکی ئیزعازە نەخۆشیەکی فەنکشنەڵە یان گۆڕانکاریە لە وەزیفە و لە کاری ڕێخۆڵەکان کەوا گرژبوونە بێت و ئەمەش بەهۆی هۆکاری زۆرە بەڕاستی لەوانەیە هۆکاری گرژبوون هەبێت یاخود ناڕێکی لە جوڵەی ڕێخۆڵە هەبێ وەروەها ئەمەش ڕەبتێکی سەرەکی هەیە یاخود مباشری هەیە لەگەڵ دەماغ وەروە گۆڕانی هۆرمۆنەکانیش تەسیرەکات باشتر بە وەکو پێکاتەی جستەوە با لە سەرتا کە خواردن دێتە ناو گەدە با لە نەخۆشی گەدەوە دەست پێ بکەین تۆ باس لە برین کرد برینی گەدا نەخۆشی گەدا ئەمانە چۆن پەیدا دەبن چۆن دروست دەبن لە ئەنجامی چیەوە دروست دەبن نەخۆشی گەدە و دوازەگرێ یاخود ئیلتیهابی گەدە و دوازەگرێ ئەمانە بەڕاستی لای خۆمان هۆکاری هەرە سەرەکی ئەم نەخۆشیە میکرۆبی H. پایلۆریە بڵێن لە گەدا کە ئەمەوە ئەکات گۆڕانکاری لە ترشەلۆک بێت و هەروە گۆڕانکاری لە بەرگری ناو گەدە بێتە هۆی ئەوەی کەوا لە دوازەگرێ برین پەیدا بێت یاخود لە گەدەش و هەروە ئیلتیهاب پەیدا بێت تاوەکو برین و هەروەها لەوانەیە سەر بچێشێ بۆ دروستبوونی سەرەتانی گەدا و هەروە هۆکاری تر بەکارهێنانی دەرمانی ئازارشکێنە دەرمانە ئەو دەرمانە موسەکینانەی کا بۆ جونگە و قاچ خولێشان بەکاردێت زۆرتر ئەمە دوو هۆکاری سەرچین هۆکاری ترمانەیە وەکو جگەرە کێشان مەشروب خواردن یاخود هەندێک نەخۆشی تر کەوا کەمترن ئەبێتە هۆی دروستبوونی برین لە گەدە و دوازەگرێ باشە دکتۆر عەبدوڵڵا لەگەڵم بمێنەوە دەچینە لای تۆڕی پەیامنێرانمان دەچمەوە لای هاوکارم بەرگەشت وەحید کە لە کاژماری یەکەم لەگەڵم بوو بەڵام بۆ هۆی با بڵێن پچرانی پەیوەندی وێنەکان کە وێنەکان بە باشینە دەگەیشتەمان توانی قسەی لەگەڵ بکەین هەروە نیعمەت ماڕوونسیش لە ئامێدیەوە لەگەڵم دەبێت بەڵام سەرتا دەچمە لای هاوکارم بەرگەشت ئێستا لە مانچستەرەوە لەگەڵما
لە مزگەوتی سەلاحەدین ئەیوبی بەرگەشت ئێستا دەتوانیت دیمەنەکانی ئەو مزگەوتەمان بۆ بگواستەوە فەرموو. لێرە نێتوەڕکەکان زۆر خاوە کۆڤان دەنگی تۆش دەپچڕێ بەڵام من ئێستا لە ناو مزگەوتی سەلاحەدین ئەیوبیم کە دەمانویست لە هەندێک شوێنە جاجەکانی ناو مزگەوتەکە پیشانی بینەرانی کوردستان 24 بدەین بۆی ئەوکە ئێستا لێرە ئەو مزگەوتی هەرە دیاری ناو شاری ماچستەر دەناسرێت نەک تەنها مزگەوتێکی کورد تەنانەت دوو مزگەوتی کوردی تایە ئەمە یەکێکە لەو مزگەوتانەی کە لێرە دەبینی ژمارەی زۆر لە نوێژ خوێنان ئێستا دوایین ڕکعاتی ئەلوەترە لێرە ئەنجام دەدرێت دواتر ئێستا خەریکی دوعاکردن لەگەڵ ئەوەشدا من ئێستا دوای بینینی ئەو ژمارەی زۆر کورد لێرە ئێستا مامۆستایەکی ئاینی مامۆستا مەلا عەبدولخالق سەنگاویم لەگەڵا کە خۆی وتار خوێن و پێشنوێژی ئەم مزگەوتەیە من دەمەوێت لەبارەی چۆنیەتی کاتەکانی ڕۆژ و گرتن هەروەها جم و جۆڵی خەڵکیان زۆری و بڵێن سەردانیکردنی خەڵک بۆ مزگەوتەکان چۆنە من دەمەوێت لە ئێستا لێ بپرسم مامۆستا مەلا عەبدولخالق زۆر سپاس من ئێستا وتارێکت پێشکەش کرد ئەگە بە کوردی باسی ئەو وتارە بکەیت بۆ نوێژ خوێنان چه ئامۆژگاریەکەت پێبەخشی ئەوش بەخێرمێن یاخوا و دەستخۆشیتان لێکن خی گەورە بتان بەرەز خی گەورە سەرکەوتان کا لە کارەکانتانە ئینشاڵا کاوە مزگەوت بین کە شاشێکی کوردی لە ناو مزگەوتایە ئێمە زۆر خۆشحاڵین سوپاس بە خی گەورە ئەم مزگەوتە گەوگان باشێ پێوێک بەڕێزێت دیاردێکی کوردی زۆری تیا لە ماسەرە و ئێمە شەوانە یادخستۆمان هەیە و مەحازەمان هەیە و سپاس بە خی گەورە کوردێکی باش شێ بۆ نوێش هەمووترە هەر نەسیحەتێکی کەمی هەموو شەوێک دوای لەبینی تەڕایحەکانە نەسیحەتی ئەو جالێ کوردیانە ئەکەین و لە خوا بە زیاوە کوردیش زۆر بەرە و ئەیرە هێت قوتاقانی کوردی تایە و خزمەتی جارەی کوردیەکە لەم شارە بەڕاستی کە مزگەوتی سەلاحەدین ناسراوە کاتەکانی ڕۆژوگرتن بە پێی شارەکان کەم و زیادی هەیە لێرە لەم شار لە ماچستەر ڕۆژانە بەڕێز و ئەوانەی کە بە ڕۆژوو دەبن چەند کاتژمێر کاتی ڕۆژوگرتنە لێرە کاتژمێرەکان ئێمە نوێژی بەیانی لە دە ساڵە گرین 255 دقەی بەیانیە لێرە 255 دقە و ئەم ئێوارە لە 45 ئیفتارمان کردواتە 9:45 دقە تقریبا 90 ساعات شتێکی وا ئاکات بەزە لە پیرکاری زۆرین و بەسەتر 5 دقەی بێ بۆ سێ دە ساڵە گرین و 9:45 دقە ئیفتارەکەینەوانێ ئەم پرسیارەم لە مزگەوتەکانی دیکەش کردووە لە وڵاتی دیکەی ئەوروپی دەڵێن ئەوانەی کە دەچێت ئەوروپا کەمتر وابەستەی بڵێن شوێنە ئاینیەکان و مزگەوت و گەنجەکان ئەمانە ئەمە تا چەند ڕاستە ئەم قسەیە یان دەکرێت بڵێن ئەوانەی کە لە ئەوروپان کللتوری خۆیان بڵێن نەریتە ئاینەکانی خۆیان دانەبراون لێ نەخێر شتیوان نییە و ئەوە تا خۆدا بەچای خۆتان ئەیبینین ئەوە زوومی کامێرەکە ڕاستەخۆی بینێت وە کوردێکی زۆر باش ڕووکە لە مزگەوت وە کوردێکی وە زۆر باش جاری کوردی ینی زۆر باشانی کوردایەتی یان کوردایەتیان لە ئەم شارە وە کوردەوە ئەم مزگەوتش بەتابەتی وە شارەکان تریش یعنی ئەم مزگەوتە کەمێک عربیدا لە 175 کووردە مزگەوتەکان لە 100 کووردە شارەکانی کەوەکو بێرمیگامە لەندەنە ئاها وە کورد لێرەوانێ بەعکسویە کورد زێرە زۆر وابەستە دینەکەیەتی وابەستە نەتەوایەتەکەیەتی کوردایەتەکەیەتی ئەو کوردێک کە لێرە کوردایەتیەکانی خۆمێکی لەوانم هەرکە پرسیان لەگەڵ خەڵکی کوردستانم زۆر سپاس خۆشحاڵم خاڵق بڵێ من دەمێت لەسەر پەرشتاری ئەم مزگەوتە بپرسم بزانم لەکەیەوە ئەم مزگەوتتان هەیە ئەو مزگەفتە پێشەشی بەخێراتتانەکەین زۆر بەخێر بێن بۆ کەنالی 24 ئەو مزگەوتە لە 2011ەوە کاوتەوە ئەو 5 ساڵە هەموو ڕەمەزانان هەرسی ڕۆژەکەی خواردنی 100 نەفەر 80 نەفەر 90 نەفەر بەپێی عادەدی ڕۆژانەکە دەکرێتن کێ هاوکاری ئەو مزگەوتە دەکات واللهی خەرچی خێرخوازن خەڵکان خێرخوازەکان کوردن یان لە هەموو لە هەموو نەتەوەکان بەس بە تایبەتی کورد زیاترە ئەگەنا لە هەموو نەتەوەکان الحەمدولله خێرچی خێرخواز زۆرە یارمەتی و مزگەوتە ئەدەن کاتەکان چۆن تەرخانتا کردەوە بۆ خواردن بۆ کاتەکانی خۆی خواردنەکان کاتی برێن فتارکردنەوە بەس بیدایەتەکەی هەتا نوێژەکرێتن پێشی نوێژ بکرێتن ئەندەک سوبی نیسکدانین لەگەر خورما و ماستاو دانین کە دوای ئەوە خورا نوێژی مەغریبەکەین دوای نوێژی مەغریب ئەچین لە خوارەوە دیسە خواردنەکان برشلە و برنجە گۆشتە جاروێ دووسنەوە برنجی لێرین ئەو کاتی شوتی خواردنە دوای تەڕاوی ئەوجە قلاوە تەوزیع شوتی تەوزیع کرێتن
ئاو تەوزیعکرێتن یعنی بە پێی ڕۆژانە ڕۆژ وایە هەتا شەربەت و پاقلاو ئەو شتێ تەوزیع بەڕاستی یعنی خەڵکانێکی زۆر ڕووی لە مزگەوت کردووە ڕاستە عەزیزی تۆش بەرگی کوردی بەواتنی ئێرە بەخێرات نەکەین بینەوە خەڵکانە هەموو لە بەریتانیا نوێژ دەکەن و عیبادەت دەکەن و ئازادیە و بەنسبەت دین لێرە زۆر ئازادیە وەک هەندێک شوێنان نییە زۆر سپاس قوربانی چاوت بەڵێ کۆڤان ئەوەی کە بینرا یەک ئەو مزگەوتانەی مزگەوتی سلاحەدینی ئەیوبیە هەرچەند لە دەرەوەش کەشەوە زۆر ساردا بۆیە زۆربەی هاوڵاتیان ئێستا لێرە نوێژ دەکەن دوای لێرە دەمێنێنەوە تاوەکو پاشێ و بەشێکی زۆریان دوای پاشێ و نوێژی بەیانیش دەکەن ئەنجا هەر یەکە لەمانە دەگەڕێنەوە ماڵەکانیان. بەڵێ سوپاس بۆ هاوکارم بەرگەشت وحید کە لە نێو مزگەوتی سەلاحەدین ئەیوبی لە شاری مانچستەرەوە لەگەڵم بوو. سوپاس. بەڵێ دەچمە لای هاوکارم نیعمەت ماڕونسی کە لە مێدیەوە لەگەڵمان. نیعمەت تەف دەمێتە باش پاشیڤ لە ئامێدیە چاوایە خەلک چاوە پێشوازیە لە پاشیڤێ دکە و چ چالاکیەک لە ئامێدیە بڕێوە دچن. بله دمت باش کوبان و کوتاه اشارت پیدا اینو کامل و قضا آمدی اینه او کل ها کوت وقتی خدا میر نشین آبادینات گوتنه نوکه خلکی آمدیه پاشی به تو جورا کن بجین جوازی همی دورن دیتر خارن کردواری رو بری و کوتاه اشارت پیدا کو گره خارن دیت کردواری رو بری چه کردن و پاشی واخو افشوا جام کردن مهوان لو ماجی و کو مهوان دوست ابرکه ام هاتی نبری و مدویتن مهوانی و پاشی و کل جلوا بخورین آمدیه کو او باجره کو ام بجین پترج 7 کیلومتران حتی 7 کیلومتران جه باجره دهوکی دیره کو نزدیکی تخیب ترکیه ام بجین با کور کردستان 10 کیلومتران نزدیکی بره در زمان داد وقتی خدا کو بره دو درگاه تنه هبوینه درگاه روشالات و روشاوا لگر جارا دیرو که دهاتیا کو حتی 4 درگاه جه هبوینه لتنه و کو پتریاوی دنا ناساندن تنه دو درگاه هبوینه و کو وگاویجی یک جاده تنه تا کل آمدیه او کل ها کو وگاوی پترج 5000 حتی 6000 بین 5000 6000 حالاتیان نتیداد جین لیبو پتر پیزانی هم هندکش دیرو کا اوی کله بزانین مدویتن هندک حالاتیان ام بین آختن بوی چندی هم بزانین کانی دیرو کا وی ود گریتن بو کنگی و او تشتی کو گلک یاب نابودن کل آمدی هبویا گلک مزگفت گلک مدرسه له هبوینا گلک شوان حالاتیت کو ام بزانین کانی بحث دیرو کا آمدی هم بزانین دیرو کا آمدی چل دفته هتو ما بجی آمدی بچا بو دیرو کا خدا خير بين سر جوا هبونا آمدی زبریتا سال 810 820 بریزاینی سال 1329 آمدی یا بیا اماره 5 قرنا 5 چرخا او اماره حکم کردی توی خلال و 5 قرنا دا 3 میرو و سلطانا حکم کردی سنورة إمارة الباكور هكاري بو والباشور جي شهرزور بو الروجهلات تبريز بو وروش أباجي ميصل بو خلال وابنج قرنا قالك مدرسة هاتنا أباكرن سردست هندك روشن بيرت آینی و زانستی وکی مدرسه قبهان و مراد خان مدرسه جدیده گوته ایک و مدرسه امام قاسم مدرسه قبهان وکی زانکویه که بو در چوی توی لقب العالم دایه یعنی گلک علماء و فقها و فلکی و پزشک جدار چوینا. بیشین یا گریدای بودی بجامعه ازهر و بگاوی مصر چکل صاحب؟ بله یا گریدای بود جامعه ازهر با. ابا سروی دامی بود سال 1862 آمدی و بیا قضا 309 گند خوبت گریتن مصدرین قضای العراقی بمساحته مساحته روبري به قضاء القل هرشش ناحيته بيت 2809 كيلومتر مربع سال 1928
كم ناحية هاتا دامزراندن قلت ناحية برواري بالا وأول مدير ناحية جنوبي يكتابك بو ديف دا سالا 1908 ناحية بيبو تشيبو أو نكات بني ديرالو أول مدير ناحية بيجي ملازم ناجي حسن آمدي بو سال 1952 ناحية سرسنكي هاتا دامزراندن مدير ناحية بيجي جميل میران بو ام چگندک بسیار دیج پتر کنش میوانه بس چکر رمضان مدیر سر پاشی ویوانه بیتن سپاس با پیزانی جناب دادم اما دگه بحثی پاشی وید برib کنو اکود بیجین یا بورجی ماموسا مام توجی اکش یت کونی تاکود بیجین یت آمدیه ام بحثی پاشی وید برib کن مزگفت بری چوابول بری چواب ریوت چو بری دو بری شست اکی آمدی همه مویت ول ریبوری بون هر یک نورات خوبو بيت كربازوني معلمها أفضل النكاة هنجي حوزت كرن وقتی پوشی با طبتی نو سبشی ه و طبت هوید دنگی همه چو سیلاوه چو شیه و حتی با دنگی طبه چو همی مال داربن آگری خلکن کچ که داری بون دار حکای پوشی با خلینن ده در با اکودو بنا مالت اکودو حتی از پیده بس ایت رنج بر ده دو مال ده چنا دارم اس پیده دارم ایت دکن دار دو سال کفن آمی بعد کنید خو اواری دو چند تیجی گندش کند این نریبوری اواری همیو اوه امید هنگی حسابو يعني فرق كات نوكا بله فرق نوكا بو نوكا كانوا تشتري بوي الأميديا همي شباتي خوني عمل كومن بله زور سپاس بله كون اگر فرصت بدنا من جالك برادری دیجی مز یه دست نشان کنی بوی چند هندکی بوم بحثی کا کاوت هندکی دیجی بوم دست نشان کربون کوام بزانین سر آمدی با خویتن كاك أنا استوجي كاتا تشبي رواري الجال آمدي أنا تدري تشبع شيء آمدي بكي خير بهن سر سري وسر جوا رمضان هوا وهمين بسرمانا بيروز بيت وجاوه پیشمرگو همین مواجد کن رمضان ها پیروز کن هر سرکفتی بین انشالله که هم دولت سره و نوکه حوصا آزاد اترین نخارت خوینو ود خوینو هم یت خوشیا دا و اول نخوشیا نسبت آمدیه از بیجم موجود بودم دیبچک بحث هنری کن اجدست بی که منطقه وقتی هم بیجین آمدیه ما بحث سربری بتنینینه نخیر هدو برور يبخوات جريتان ونيروا وريكون وبرغوري ونهيلي طبعا ده برامجي جلكو زنجينه بدابو نريتو ويا زنجينه جنجينه جلكو ما ظنش هنري حمكه توفي وفيرا ورا حتى دقه هي اواجه حالت نوكا عم دي بيجين حمكه توفي دیفرا مثلا طه مال دیلوی طه کبو من دیدم بیرا منینا بله بله يعني إشلاء هنري وجي آمدي جلك أم نابوده و كو تحسين طه جلك هنرمند و جلك خدمات دينية كلي نسبة تحسين طه خودش هم يا راضي بيت راضي بيتن أو بيتا أكون بيجن سيارة چکر استران هفت چرخ یا کردی او عبدالله زیرینه صالح آمیدیا مثلا ابد سردم ما گل بهاره خودش و هم راضی بیتن حتی که هشتن نوکاب جهلت نوکجی طبعا هندک اسنابت و نظانم من نبت اس هندک نوا بیجم هندک بسیاریش برادر که چی داخلت کن ام بس بحثی و بله ام بحثی و کوفیگا به آمیدی گله جرب هندک اکود بیجن تشتی نابودن گل آمیدی ام بحثی تشتی که کوان گلک آمدی نابودن گلک ام بیجین تشتیت هنری بی تشتیت ما مستا تنگو باسط آمدی او نابودن چه نابودن گلک آمدی خیراتی کار نعمت سرچه بیروز باید پیشمرگیت خود کردین پیشمرگیت دیرین هم زور سپاسیل و پیشمرگیت کردین براوانی شمت کن و هم گلک خیراتن سرچه وك أمزونين هميتيه جالك أبنافودانك وبالي نوكا باسكو وبتحينه بس نوكا شو له باسكو نامو يا مالك هبو بنامالك كنت بنامال إسماعيل باسكو باس شت كلمة سيلوفت فروتن دكان دارا نوكا يومي تحين جي تقريبا هشت أوشت تحين الأميدي هبون تجاوبن دا نوكا هندك ناموينا هندك جي يتزيدا بوينو
نوكا تقريبا 6-7 أوشي الأوميدي هين يتحين إكشو أوشي نوزود ملا سعد الله يدي برهون نفروزيا يدي أيوب بيوزيا يدي يا معاوية بينو كينوف ضرب جالك أشد لها يعني بقى تحيني جالك معروفة سباسياتات كان بالي برا ديارة وقت ما جالك كان فيديو برادر شديدا تنمت فيت إشارات كان مجال شالا تو نشاب دای زادت کردواری که وان وری جالك تشيكين أب شوا يعني مهوان دوستن أب شوا مهوان يعني هم بيجين هندك زادت كردية تشيكين وریش تا جالك أنا بيواس نزانم برند سپاس بوا که أب شوا و در فدام مشیا أبرکلوا ببینم مهوان و أوجی پیشین کل پاشی وکل آمدیه ادنا و خلکی آمدیه دا او خلکی کو همیگا و حش مهوانیت کرد و همیگا و حش دوستینیت کردن که و دوره پتر جساد و 5 شهیدان شرکت دارن داعش دایا تنه 4 شهید کلها آمدیه خدا هنه آمدیه نابودن گد نابرا دبر بادینا همیه دکا کوان آمدیه هندی تو بحث که هشتا که ما لو ماجده بگین سپاس و خلکی آمدیه کو ابرکه میوان کرین و پاشی و که جدید گل واخون ان شاء الله. بله نعمت سپاس با هاوکارم نعمت مارنوسی که لمدیا لەگەڵم بووی هەروە سپاس بۆ هاوکارم بەرگەشت وحید کە لە مانچستەر لە بەریتانیاوە لەگەڵم بووی سپاس. بەڵێ دکتۆر لەگەڵت بەردەوام دەبم. دێنە سەر خواردن ئایا خواردن تا چەند کاریگەری هەیە لەسەر گەدا مەبەستم لە چۆنیەتی جوینی خواردنەکەیە. بەڵێ وەکو باسمان کرد ئێمە مەدخەل یاخود یعنی مەبەستم لە جۆری خواردنەکە نیە مەبەستم لە چۆنیەتی جوینی خواردنەکەیە هاوکار دەبێت بۆ گەدەی مرۆڤ. هەر وەکو باسمان کرد ینی کردداری هەزمکردن یاخود کردداری ینی دایجێشن لە جسمی ئادەمیزاد لە جوینەوە لە دەمەوە دەست پێ ئەکات ددانی ساخ ددانی باش جوینی مەزبوط بەڕاستی ینی بۆ ئەوەی خواردنەکە پارچە پارچە بێت و هاراو بێت و تا ورتر بێ باشترە هەتاوەکو خواردن باشتر بچاوێت لە دەم باشترە چونکە ئەمە ئەنزیمانە زیاتر ئەم خواردانە خاستە نیشاسە و کاربۆیدرات و ئەمانە شی ئەکاتەوە و ئەنزیمی لیچی بەسەردا ئەڕژێت ئەمە زۆر باشە بۆ ئەوەی حاضر بێ بچێتە گەدا باشە ئەی نازور چییە؟ نازور پشکنینێکی زۆر پێویست و زۆر زەڕورە بۆ نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەرس و جگەر ئەنی زۆر جار کە لێمانە پرسن ئەڵین چکە خەڵک بەڕاستی فۆبیان هەیە لەگە نازور غەڵت لەوانێت تێگەیشت بن ئەنی تۆ نازور ناوبینینە بەڕاستی ناوەوەی کۆ ئەندامی هەرس ئەبینیت ئێمە نازوری گەدە و 12 گرێمان هەیە نازوری کۆلۆنمان هەیە نازوری بۆریەکانی زراومان هەیە وەروە هەندێک نازوری تریشمان هەیە کەەوە نازوری زۆر پێشکەوتونە لە کۆندامی هەرسو جگەر ئەگەر باسی نازوری گەدە و 12 گرێ بکەین ئەمە زۆر زەڕورە بۆ خاستن بۆ ئەو نەخۆشانەی کا تووشی ژانی ماعیدە ئەبن یاچی خەڵک لی دەترسێت تازە تۆتت خەڵک لەوانەیە هۆکارەکەی چییە؟ بەخۆی نازور هەندێک ینی ئەگەر تۆ بۆ نمونە ئەگەر بەنج نەدەیت دەرمانی هێورکەرەوە یاخود بەنج یاخود دەرمانی خەوتن نەدەیتە نەخۆش هەندێک ناخۆشەکەوە لە دەمەوە ئەچێتە ژوورەوە نەخۆشەکە لەوانە هەست بە ناڕحەتیەک بکات بەڵام کە پێویستی بە بەنج هەیە پێویستی بەڵێ بە بەنج هەیە ئێمە جۆری بەنجی جیاوازمان هەیە بەنجی قوڕگمان هەیە بەنجی هێورکەرەوەی ئەنی تاڕادەیەک هێورکەرەمانە بەنجی خەوتنمان هەیە لەگە بەنجی گشتیمان هەیە ئەو بەنجەی بەکاردێن ببوورە دکتۆر ئەو بەنجەی بەکاردێن بەنجی گشتیە وەکو بۆم باسکردنا جاری وای ئێمە بە دەرزی ینی بە دوو دەرزی بە دەرزیەکی بە پێی باری تەندروستی نەخۆشیەکە و تەمەنی نەخۆشیەکە ئەگۆڕێ بۆ منە من ئەم شەو نازوورەکەم بۆ مناڵێک کردکەوە لیرەیەکی پارەی قودا بوو بە بەنجی گشتیمان کرد مناڵێکی 5 ساڵان بوو بۆمان دەرکاتە حەسەب نەخۆشە نەخۆشیش هەیە بەبێ بەنج تەحمولەکە ئەوەسێتە سەر تەحمول و پێویستی نەخۆش بەڵام هەتا بکرێ دەرمانی هێورکەرەوە یاخود بەنج بدرێ بە نەخۆش باشترە بۆ ئەوەی دکتۆرەکە و نەخۆشەکە مرتاح بێ لە پشکنینەکە چکە نازور پشکنینێکی زۆر زەڕورە شەر نییە تۆ تەنها بچیتە ژوورەوە ئەبێت تۆ تەشخیصێکی و دەستنیشانکردنێکی مەزبوطت هەبێت ئەمەش بە بەلایانی نەخۆش و بەلایانی پزیشکەکە ئەکرێتەوە باشە دکتۆر دەڵێن دوو جۆر نازور هەیە نازۆرێکیان هەیە چارەسەرە ئەوەی چارەسەرە چۆنە بڵێ خۆشببختانە ئێستا ئێمە لای خۆمان لە کوردستان لە شارەکان کوردستان لای خۆشمان لە سنتەری لە هەولێر لە سنتەر ئێمە
نازوری دەستنیشانکردنمانەیە ناسووری چارەسەرمانەیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا هەر هەموو خوێنبەربوونێکی گەدا خوێنبەربوونی دوانزەگرێ زۆربیان دەچون عملیاتیان بۆ ئەکرا بەڵام ئێمە ئێستا خۆشببختانە بە نازۆر ئەتوانین عملیاتی چارەسەر بکەین و برینەکە بوەسێنین بەبێ ئەوەی تۆ نەشتەرگەری بۆ بکەیت نازوری بۆ نمونە نازوری بۆڕیەکانی زراومانەیە کەوا بەردی تیاابێ یاخود جیرابێ یاخود هەر شتێکی تریتیاابێ ئەتوانین بە نازور بیکەینەوە بێ ئەوەی تۆ نەشتەرگەری بۆ بکەیت وەروە لادانی زیادە گۆشت و زیادە گۆشت و تاوەکو زاری وهەیە گرێ و سەرەتان و شتیواش لە ڕێگەی نازۆرەوە ئەکرێت بەڕاستی ئەو نەخۆشانەیەکە ئێوە بۆن منە نازۆری بۆ دەکەن وەکو نەشتەرگەری پێویست بۆ دەکات کە لە نەخۆشخانە بمێنێتەوە ئێمە بەپێ زۆربەی نازوورەکان نەخۆش ئەتوانێت بگەڕێتەوە بچێتەوە ماڵەوە کە ئێمە دڵنیا بووین لەباری تەندروستەکەی کاریگەری دەرمانی بەنجەکەی لەسەر لە ئاچێت وەروە هەروە ماکەکان یاخود زانی کە زانیمان نەخۆشەکە باری تەندروستی جێگیرە ئەتوانێت بچێتەوە زۆربەی نەخۆشەکان ئەتوانن لە هەمان ڕۆژە دەربچن بەڵام هەندێکیان بوون بوون ئەوانەی نەزیفی گەدەوانە بوون پێویستیان بەداخل بوون و مانەوە چاودێری پزیشکی هەیەمانە دکتۆر شێرپەنجەی گەدا چارەسەری هەیە شێرپەنجەی گەدا ئەمەش وەکو شێرپەنجەکانی ترە بەڕاستی ناوچەی ئێمە شێرپەنجەی گەدەی تیا زۆرە بەڕاستی بەپێی مەرحەلە یاخود بەپێی مەرحەلەی شێرپەنجەکەیە وەکو بۆم باسکردی جاری وایە ئێمە شێرپەنجەی گەدە ئەتوانین بە نازور ببرین بەبێ ئەوەی عملیاتی بۆ بکرێتکەوە لە مەرحەلەی هەرە بیدایەکەی بێت بەپێی مەرحەلە و بەپێی ئەوەی خۆی بڵێ چارەسەری هەیە وەکو چارەسەر لە هەر مەرحەلەیەکە چارەسەر بۆ نمونە ئەگەر مەرحەلەیەکی زوو بێت و تۆ پشکنینی بۆ ئەەکەیت و بە نازور دەست نیشانێکیت و هەندێک ئەشیایی بۆ ئەگرێت و ئەتوانی سەرەتانەکە لابیت یاخود بەشێک گەدا یان پارچەیە گەدا هەموو گەدە ئەتوانی لایبەری باشە زۆر جار دەبینی هەندێک کەس کە نەشتەرگەریان بۆ کراوە دەڵێن نەشتەرگەریەکەم نەجاحەتی نەهێناوەی گەدا ئایا نەشتەرگەریەکەیە کە نەجاحەتی نێناوە یان ئەوە کە ئەو ڕێنمایانەی پزیشک پێیداوە کە فلانە خۆراک ناخوارە فلانە شت خۆی لێ پارێزێت ئەمانی نەکردووە بەڕاستی وەکو پێم وتی گەدا ینی تۆ مەدخەلی هەموو جسمی تۆ لە گەدە و لە کۆندامی هەرسەوە ئەبێت بەڕاستی تۆ کە بۆ نمونە نەخۆشیەکانی گەدە زۆرتر پێویستی بە پارێزە بەڕاستی نەخۆشیەکانی کۆندامی هەرز بەگشتی نەخۆش زۆر جار کە تۆ ڕێنمایەکان بە شێوەیەکی باش ئەنی جێبەجێ ناکات یەتەوە ئەڵێت باش نەبووی مەکەلەیە پرسیت بەڕاستی کە هەوکارەکە ئەوە یاخود دەرمانەکەی باش نەخواردەوە یاخود ڕێنمایەکانی کەوا پارێز بەڕاستی پارێز لەگەڵ نەخۆشیەکانی کۆندامی هەرز زۆر کاریگەرە لەوانەیە بڵێ بۆ سێتەوە سەر نەخۆشیەکەی خۆشی بۆ نمونە تۆ ئەگەر ناڵین سەرکەوتنە بۆ نمونە تۆ پارچێک ئەگەر لە گەدە ببڕیت ئەم گەدەیە کار و وەزیفەی و ئیشی وەکو گەدەی احتیادی نابێ بەڕاستی لەوانەیە هەندێک تەمبڵ بێ هەندێک خواردن هەلکردنی خواردنی جیابێت یاخود ئێستا زۆرتر هەندێک نەشتەرگەری وەکو بڵێن کەمکردنەوەی وەزن لە ڕێگەی بڕینی گەدە یاخود بچووکردنەوەی گەدە ئەبێت ئەمانش بەڕاستی وەکو تۆ جەنابەت باست کرد هەم هۆکاری لایانی نەشتەرگەری بێ هەم لە هۆکاری لایانی نەخۆشیەکە بێت ئەی زرا و هەندێک کەس ببینی نەشتەرگەری زراوی بۆ دەکرێت ئەو کەسانێک کە زراویان نامێنێت شێشەیەکیان بۆ دروست دەبێت ئێمە هاوڵاتیان زۆر لەوانەیە بە هەڵە لەمە گەیشت بن کە تۆ تورەگەی زراوت لابرد زراوە هەر بەخۆی لە جگەرەوە لە ناو بۆڕێکانی لە جگەرەوە لە بۆڕێکانی زراوە دروستە بێت و ئەچێت لە تورەگەی زراوە خەزنە بێت تاوەکو تۆ خواردنێکە خۆی بۆ نمونە کە خواردنێکی چەور و قڕز بخۆیت ئەمە ئەم زراوە دەرەدرێت کە تۆ تورەگەی زراوت لادا ئەم جا زراو مباشرەتەن ئەڕژێتە سەر ڕیخۆڵەکەەوە لە بیدایەتەوە باسمان کرد لەوانەیە ئەمانش هەندێک جار تووشی ناڕێکی ڕیخۆڵە بن یاخود هەندێک جار تووشی سوکسونێک ببن کە بەهۆی ئەوەی کەەوە ئێزراوەکە زۆر بەڵێ سپاس بۆ دکتۆر عەبدوڵڵا دیلمان پسپۆری هەناو وەروە نەخۆشیەکانی گەدە و کۆڵۆن کە لە تۆری دووەم لەگەڵم بووی سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بۆ بەرنامەکەدان بەڵێ پاشیف بەردەوام دەبێت بەڵام پاشیوی ئەم شەومان بە کۆتا دێت بەڵام بەر لەوەی بە کۆتا بێنین پاکێجێکمان هەیە سەبارەت بە هەمان شێوە لەسەر شیرنیە بە هەمان شێوە لە باکووری کوردستانیشە لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان زۆربەی سفرەکان بە شیرنی دەڕازێنرێتەوە لە شاری مێردینی باکووری کوردستانیش
خاوەن دوکانە شیرنەمەنیەکان هەستاون بە دروستکردنی جۆرەها شیرنەمەی بە تایبەتیش ئەو شیرنەمەنیان یاخوتەوە پاخلاوانەی کە شێوەی بازنەیان هەیە زۆربەی سفرەکانیش بەمە دەڕازێنرێنەوە و کریارێکی زۆریشی هەیە. ئێمە لەگەڵ ئەو پاکێجە بەجێتان دێڵین پاشیوی ئەم شەو بە کۆتا هات تا پاشیوی داوت و هەر لە خۆشی دابن. Di meha Remezanê de li ser her sifreyekê li cem xwarinê cihê şêraniyê jî heye. Ev şêranî li her bajarekî tê guhertin. Li Qosra Mêrdînê jî şêraniya Grover cihekî taybet li ser sifreyan digire. Gelo ev şêranî ji çi û çawa tê çêkirin. Hevîrê vê şêraniyê ji arvan, hêk û rûnê rêwêkan tê amadekirin û paşê bi alîkariya amûreke taybet wek bazinan li nava rûnê pijiyayî tê qelandin. Piştî qelandinê şerbeta ku şeker hatiye amadekirin bi ser de tê dakirin û şêraniya Grover ji bo xwarinê amade dibe. Şêranîfiroş dibêjin wan ev kar ji bav û kanên xwe girtiye û bi salan e debara xwe bi vî karî dikin. Ji sala 1994 de ez vî işî dikim. Ji heftê û pênca û vir de em vî karî dikin. Karê bav û kalê me yê em kuşaxa dudanîn. Em ji îşê xwe hez dikin. Em îşê xwe paqij û em li qalîtê dinarin. Ji ber vê yekê ev meslek, ev îş me anî vî bajarî. Gelo çima herî zêde şêraniya Grover li ser sifreyan cih digire. Şêranî çêker sedema vê yekê wek erzanîbûn û tema wê ya xweş nîşan didin. Bi taybetî jî di meha Remezanê de beriya fitarê doreke dûrdirêj li ber şêranîfiroşan çê dibe. Rojê tu bikinek hevkê millet olar hevkê hem çelek dibin. Yani ser vê millet dixwe yani jê memnûnin yani rabet yani bergo dünya germişî dîsa jî rabet heye yani millet dixwe. Hetî rojê hetî zorluğa em dikşînin stêjmetê em karin fedakariyê bikin millet bo memnûn dibin. Şêranî çêker dibêjin emrê vê şêraniyê 12 saet e. Dema ku wext di ser rev derbas dibe tezetiya wê namîne û nayê xwarin. Şêraniya Grover him bi kîloyan û him jî bi heban tê firotin. Her kîloyek bi 12 û her hebek jî bi lîreyekê tê firotin.